گەنجێکی 28 ساڵە، ناوی پەیام ئاواتە. پەیکەری مرۆڤەکان بە شێوەی سێڕەهەندی دروست دەکات. پەیام حەزی بۆ کارەکەی بێسنوورە. ستایلی ئیشمان هەیە بە شێوەیەکی گشتی، یەکیان کامل بۆدی هەموو جسم دەرەچێت، یەکێکیان بڵێن بەس فریسە لەگەڵ شانە. ئەوەی کە کامل جسمەکەیە 4 حەجمم هەیە ئێستا 4 حەجمەی دیاریکرا و 30 40 50 60 سانتیم. نیو بۆ دیەکەش 15 20 25 30 سانتیم. ئەم دەخەیە لێرەیە 36 کامێرای کوالیتی بەرزم هەیە. بیرۆکەکەی لە دەرەوەی کوردستان هێناوەتە سلێمانی. کارێکی نوێیە. بەم شێوەیە ئەوە سێت بیرۆکە بن بەردەوام حەزم لە کاری تازە و بابەتی تازە بووە بکرێت. ئەمە تا ئێستا میشەی من نەکراوە لێرە، بڵێن ساڵێک زیاترە من شوێنەکەمم کردوێتەوە. خەڵک و پێشمەرگە و سەرکردە و کەسایەتیەکانی کوردستان لە کارەکانی پەیامن. ئەبێ ئەو ئیشە بگەینتە ئەو حەدێک کە خۆ دەتەوێت، بەڵام نابێت قەت لەو مەجالەیە کە ئەیکەی بۆسی من بە تەئکید ساڵی پێشوو کۆمەڵێ تەجروبەی باشم لەسەر وەرگر. ئەم ساڵی داهاتوو بەتەوان بیکەم بە ساڵێک کە پرۆژەکەی زۆر زۆرتیا گەورەتر بکەم و زۆر بابەتی تازە و بابەتی جوانی بۆ زیاد بکەم. و 12 کەس لەم پرۆژەیە هەلی کاریان بۆ ڕەخساوە. وەک پەیام وتی گەنجانی کوردستان توانا و بیرۆکە و داهێنان و سەلیقەیان پێیە. ئەگەر دەستیان بگیرێت هاوکاریان بکرێت. ئاوەڕالیگەلی کوردستان، سلێمانی. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروکوتمان لە تەوەریەکەماندا باز لە گەنجێکی بە ئەزمون ئەەکەین کە خەریکی کاری دروستکردنی پەیکەری سێڕەهەندیە. ئەو گەنجەش بەڕێز پەیام ئاوات دروستکەری هاوشێوی سێڕەهەندی باشوێکی ڕاستەوخۆ لامانە. کاک پەیام سڵاو لێبێ بەیانی سڵاو لێوەش هیوادارم باش و تەندروست بن و بە هیوای تەندروستی بۆ مولای سپاس دەکەم بەخێراتی. کاک پەیام با سەرتا باسێک لەوە بکەین بیرۆکی ئەم کارە چۆن سەری هەڵداوە و ئەم بیرۆکێت لەکوێوە وەرگرتووە؟ تەوان وەکو ئیشەکە بڵێن ناڵێن بابەتێکی زۆر زۆر تازەیە کە هەر لەمێک دو ساڵی ئابێت نەخێر بابەتی سێڕەهەندی مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1970 و دواتر وردە وردەپەرەی پێیراوە تا دوای 2023 کە بە تاواتی وای لێ هاتوو هەموو کەس بتوانێت بەکاری بێنێ. بەڵام لە کوردستانە بابەتێکی تازە بوو بەم شێوازەی کە من ئێسەیشی تیاکەم نەبوو. کۆمەڵێ شتی بڵێن بەسیت بەکارە هێنرا بۆ بەتایبەتی لە زانکۆکانە. وەکو ئیشەکە من بەردەوامەکو خۆم حەزم لە بابەتی تازە بووە، کاری تازە بووە، بابەتێک کە کەسنەی کردبێت شتێک بێت تازە بێت و وەکو هەموو وڵاتێکیش حەزم کردووە لە لای خۆشمان لە کوردستان هەبێت. بیرۆکەکە سەر و 2 ساڵە وەکو بیرۆکە هەم بووە، نزیکی 3 ساڵە بێ، بەڵام وەکو بڵین دەست پێکردن و کردنەوەی شوێنەکەم ساڵ زیاترە شوێنەکەمم کردوتەوە. دەستپێکێکی باش بوو، بەڵام بڵین بابەتی سریدی یان سێڕەهەندی مەجالێکی گەورەیە. ئێستا من تقریبا ئەم دەقەیە لەمە یابچووکم کردوەوە، یی ناتوانانی لە بواری بیناسازیە، لە بواری تەندروستیە، لە زۆر لە بوارەکانی ترا تۆ بەکاری بێنیت. بەڵێ کاک پێیان بزانین کە بۆ دروستکردنی ئەم جۆرە پەیکەرانە پێویستت بە چییە؟ وەکو لە ڕاپۆرتەکەی بینیتان ئەگەر یەکێک سەردانی من بکە لە سلێمانی بڵێن ئۆفیسەکەمان کە لێرەیە سریدی سکانەرمان هەیە، ئەوەی بێتە ئۆفیس ئیشەکەی بۆ خۆی بوێت تەبەن سکانەکرێت. سکانەر پێکاتۆ لە کۆمەڵی کامێرا کە لە چەند زاویە جیاوازەوە ڕسمی و شخصاگرێک ئێستا لای من 144 ڕسمی یەک کەس لە یەک کاتا وەرەگرین. ئەگەر نەشتوانێت سەردام کە یان لە سلێمانی نەبێ یان بە دیاری بێوێت کە ئێستا من 195 ئۆردەرەکانم بۆ دیارە ئەتوانێت چەند ڕسمێکمان بۆ بنێرێ لەسەر ئەوە ئیشەکەی بۆ بکەین. جیازی هەیە بڵێن لەبینی ئەوەی کە کەسێک ئامادە بێ لەلاتان یاخود کەسێک بەتەشی تۆ 144 ڕسمی کوالێتی بەرز لە یەک کاتا وەربگری زۆر زۆری فەرقە لەوەی کە من ئێستا ئیشم لایە هاتوون بۆلام یەک ڕسمیان هەیە بۆ نمونە برایەکی بەڕێزە باوکی شەهید بووە یەک ڕسمی هەیە. ئەمە زۆر زۆر جیاوازتر لەوەی کە تۆ شخصەکە سەردام بکە. هەرچەنە ئیشێکی ئاسانی ئیشێکی زۆر زەحمەتە، بەڵام سپاس بۆ خوا ئەو سافە ئازیزەی کە لە پشت من
ئێمە کێشەمان نییە هەموو ئۆردەری وەرەگری. کاک پێیان باست لە ستافەکەت کردە بێ بزانم چەند کەس کارەکەن وەکو دروستکردنی ئەم پیکەرە سێڕەهەندیانە. هەردێکێک لەو پیکەرانە کە تەواو بێت ئەم دقەیە بە 12 کەس هاتەیە پەڕێت هەر یەکە و ڕاستە بۆن منە چەند کەسێکیان ئیشەکان یەکشتە بەڵام بەهۆیەوەی کە ئیشەکە زۆر پێویستی بە وردەکاریە جاری وا هەیە بۆ نمونە بەسەر 3 کەساکەیەک ئیشەکەن تێپەڕێ بۆی ئەگەر کێشەیەشتێکی تا هەبێ بدۆزرێتەوە ئەم دقەیە ئێستا 12 کەس ئیشەڵا لە داهاتوە تەبەن بە تەمای زۆر زیاتری بکەین تەنانەت ئەمێ شوێنەکەم بکەم بە سنتەرێکی هوەری گەورە لە هەموو کوردستانە چکە بەداخەوە ئێستا گەر یەکێک حەزی لە ئەوە بێ بۆ نمونە ڕسمێکی بۆ دروست بکرێت بە پێی داواکاری خۆی یان شێوەکارێک لە نزیکەوە ببینە داوای ڕسمێکی لێ بکە هیچ شوێنێکی تایبەتمان نییە بۆەوە یەکێکە گەر بێوێ پیکەریشی گەورەی بۆ دروست بکرێت هیچ شوێنێکی تایبەتمان نییە من هیوادارم بتوانم بەم نزیکانە سنتەرەکە بکەم بە شوێنێکی زۆر گەورە کە کۆمەڵی هونەرمەندی تر ڕۆژانە پەیوەندیم پێوە بکەن لەوێ لای خۆم کۆیان بکەمەوە بکو شوێنی خۆیان بەکاری بێنن بۆ ئیشەکەی خۆیان کاک پێم با باسێک لە قەبارەی پیکەرەکان بکەین بزانین بە خواستی ئەو کەسێک کە داوای ئەکات من ئێستا ئەم دقەیە حەجمەکان دیاری کردووە دوو ستایلی ئیشم هەیە یەکیان تەنها فەیس و شانە کە بە نیوبۆدی ناوەبرێ یەکیان کامل جسمە نیوبۆدیەکە 15 سانتیم تا 30 سانتیمم هەیە کامل جسمەکەش 30 سانتیم بۆ 6 سانتیم بەرزی بەڵام هیچ مەحدودێتێکم نییە بڵێم لەوە گەورەتر ناتوانم دروستکەم بەم نزیکانە بە تەمام ئیشێکی 1 مەتر دروست بکەین و دوای مەترەکەش بە تەمام کامل جسمێکیانی باڵایشی تاوەکە 170 بۆ 180 بێ دروستی بکەین بەڵام ئێستا ئەم دقەیە حەجمەکان دیاری کراوە. کاک پێیان با باسێک لەوە بکەین کە دروستکردنی ئەم جۆرە پیکەرانە چەندێکی ئەوێت چەند کاتی ئەوێت. تاوان بەهۆیەوەی کە وردەکاری زۆرە و شێوەی ئەو ڕسمانەی کە بەدەستی من ئەگات کاتەکە دیاری ئەکات چون ئەگەر ڕسمەکان باش بێت تاوانیشی ئەمە ئاسانترە زووتر تەواو بێت ئەگەر ڕسمەکان خراپ بێت ئیشم هەبووە 20 ڕۆژ 25 ڕۆژ تا 1 مانگ ئیشی لەسەرکراوە ئیشیشم هەبووە بە 5 ڕۆژ تاوە بۆ بە 6 ڕۆژ تاوە بەڵام عادەتنەوەی کە سەردانی ئەماکە موعیدی 20 بۆ 25 ڕۆژیە بووی بە ئیسراحەت ئیشی لەسەر بکرێ و پەلەپەلیتیان. کاک پێیان بزانم ئەگەر کەسێک لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە داوای ئەم پیکەرانە بکات چۆن ئەتوانێت کە بەدەستی بهێنێەوە بۆی دروست تەنها لەسەر ڕاستم من لە هەموو شارەکانی واتای بۆ شارەکانی تریشی لە هەموو شارەکانی ترەوە ئۆردەرمان هەیە لە هەموویانەوە لە هەولێر لە دهۆک لە کەرکووک لە هەڵەبجە تەنانەت چەند بەغا و بەرەو جنوبیش ئیشمتیا کردووە سپاس بۆخوا ئەوانیش کەسمان هەیە من بەزەوەنە ڕسمەکەم بۆ نێرن ئیشەکەیان بۆ تاواکەین و بۆشانە نێرم بۆ ئەو شاریکەیانە. کاک پێم ئەگەر هات و یەکێک لەم پیکەرانە دروست کرد ئەو کەسە بەدڵینە بۆ ئەو کاتە چی؟ تەبەن لای من لە ڕووە مادیەکەی و تیجاریەکەی مهمتر کوالەتی ئیشەکەی و ڕاگررتنی دڵی خەڵکە ئەوم زۆر بەلاومە بەستە من بەڵام خۆی ئەم ئیشە بە چەند خۆناغێکە تێ ئەپەڕێت ئەو شخصانی کە ڕسم بۆ منە نێرن لە مەرحەلی یەکەمە ئێمە کە مۆدلی ئەو کەسە دروستەکەین من بۆیان ئەنێرمەوە ئەوان بۆ نمونە ئیشم هەبووە 10 جار 15 جار تێبینی یاومەتێ و توێتی چاویم بەدڵ نییە لێویم بەدڵ نییە حەجمی سەریم بەدڵ نییە 100 جار من بە هەموو مشتریەکان بەڵێم 100 جار بەدڵە نەبوو ئەتوانێت ئیدیت بێ بە من بڵێ بەدڵم نییە دەستکاری بکە چاویم بۆ لێ بکە بۆیە کەمترین حاڵەتی وامان هەیە کە بەدڵی نەبێت چکە هەچ کاتێ ئەو شخصە بزانێ ئەو فیسە تەواوە بزانێ ئەو شتێک کە ئەوی خۆی ئەڵێ بۆم دروستکە ئەو کاتە دەسەکەین بە دروستکردن بەڵام حاڵەتیش هەبووە تابەن تۆ کە ئیشەکەیت بەتایبەتیەوەی مەساڵ زیاترە ئیشەکەین و کۆمەڵی کەسی زۆرمان ناسی و کۆمەڵی داواکاری زۆرمان هەبووە تابان ئیش هەبووە کە بەدڵی نەبووە من هەتا ئەو شوێنی توانی بێتم ئیشەکەم بۆ دروست کردوێتەوە ینی گوێم نەیاوە بەلایەنە مادیەکەی ئیشێکی ترم بۆ کردووە تقریبان ئەتوانم بڵێم هەوڵم یاوە کەمترین گلەیمان لەسەر بێ لەخوا بەخۆشحاڵیت. کاکپیان با باسێک لەوە بکەین زۆر پەیکەری تر هەیە ئەمە بزانم کە جیازی بینی ئەم پەیکەرانە و پەیکەرەکانی تر چییە؟ تەوان ئەو پەیکەرانەی تر کە ئێستا جەنابە باسیەکەیت ئەوانە لە ڕووی مادەوە لە ڕوو شێوازی ئیشکردنەوە زۆر جیاوازترە لەمە لە ڕووی مانەوە و بەرگەگرتنیشەوە ئەمانە ئاوتدۆر نین بۆ دەرەوە نابێت ئەمانە هی ژوورەوەی لە ئۆفیسێک لە ماڵەوە لە شوێنێک کە دانرێ نابێت تەڕ بکرێت بەڵام ئەو پەیکەرانی تر کە دروست ئەکرێت کێشەی تەڕبوونیان نییە کێشەی هەتاویان نییە بۆیە لە ڕووی بڵین ئیشکردنەوە لە ڕووی مادەکەیەوە
و لە ڕووی ئەوەی کە ئەم حەجمە بچووکەشی کە ئێستا ئێمە ئەیکەین بەڕاستی تا ئەسە نەکراوە لێرە ناشتوانرێت بەو شێوازی ئیشکردنی پیکەرەکانی تر ئەم حەجمانە دروست بکرێت جیازی شەکەی ئێمە ئەوەیە کامل ئەلوان حەجمی بچووک بە پێی تەڵەبی خۆتە کاک پێیان با باسێک لە پێک هاتەکەی بکەین بزانین کە ئەم پێک هاتانە چەندێک ئەمێنەوە و تا چەند بەرگەی زەبر ئەگرن من کە بیدایەت دەستم پێ کرد ئێمە بە مادەیەکی تر دەستمان پێ کرد مادەیەک بوو تقریبەن وەکو گەز دەرەچوو بە کەوتنێکی بەسیط ئەشکا و ئەبا شخصەکە سەردانی بکردمایە و سەری تقریبەن گرانتر دەرەچوو لەمان دواتر مادەیەکی ترماندانە ئیشمان لەسەر کرد مادەیەکی نەرمە وەکو خوریە ئەوە 100% ئیشی دەستە ئەوەیان ئەویش هەستم کرد ئەو کوالەتیە نییە کە من ئەمەوێت و ئەو شتە بێت کە خەڵک بە دڵی بێ بۆیە ئیشمان هەموو تەرکیزم کردە سەر ئەم مادەیە ئێستا کە ئیشی لەسەرگی مادەیەکی پلاستیکیە لە ڕووی کەوتن و بڵین کەوتنی ئەتیادی ئەمانە هیچ کێشەیەشی نییە بۆشکان زۆر بەقۆتە بۆ تێکچوونیش ئەو شخصە کە ئەم ئیشە داوا ئەکات بە پێی هەڵگرتنی خۆی شێوازی هەڵگرتنەکەی زۆرە گۆڕێ ئەگەر کێشەی تەربوونی نەبێ شوێنەکەی تەڕەشۆی نەبێت لە دەرەوە نەبێ یعنی بە تەسەوری من هیچ تا 10 ساڵیش هیچ کێشەیەکی ڕنگ تێکچوونیشی ناوێ مانەوەیان زۆر باشەمانە زۆر باشە کاکیان با باسێک لەوە بکەین ئەو کەسانی کە لای بەڕێزت کارەکەن تا چەند ئەکادیمین لە ڕووی کارەکەەوە طبعا هەنێکیان هەیە ئەم ئیشە چکە هەم پێویستی بە کەسی ئەکادمی هەیە لە ڕووی معلوماتەوە هەم پێویستی بە کەسی دەزڕەنجین و نەریش هەیە بەشێکیان بە تەکید ئەوانی کە مۆدلەکانەکەن و گرافیستن بە تەکید ئەوان بە ئەکادمی خوێندویانە و ئەو بەشەی تریشی کە کۆمەڵی قۆناغی تری شەکە تەسلیمی ئەوانەکرێت ئەوان دەستێکی هوەریان هەیە و ئەتوانی بڵێ وەکو هوەرمەندێکیشی لەسەرەکەن کاک پێم لا بۆنە و ئاهەنگەکانە تا چەند خواست لەسەر ئەم پیکەرانە هەیە تا چەند وەکو سۆپرایزێک بەکارەهێنرێت وەکو وتم سانە و پێنجی ئیشەکانی من ئێستا بەس بۆ هەدیە جایتر بۆ ڕۆژی لەدایکبوون زۆرە برێت بۆ نمونە خێزانێک ژن و مێردێک بۆ ئەیدی زەواجیان بۆ ئاهەنگی دەرچوون بۆ مناسەباتەکان زۆر داواکاری زۆر زیاتر لەسرە لەوەی کە بڵێ بۆ تیادی حەز بکە هەدیەشی بۆ بکڕێ هەروە بێ مناسەبەنە زۆربەی هەرە زۆری لە کاتی مناسەبەکانە داوایەکەن و تقریبا باشیشە لەخوا بە زیابێ خراپ نییە ئیتر تەوان هەتا مناسبەی بۆ نمونە چواردەی دوو ڕۆژی ڤالەنتای ڕۆژی خۆشەویستی ئەو کاتە ئۆردەرمان زۆر زیاتر بوو ئەگەر مناسبەیەکی تایبەت هەبێ بە تەکید فەرقی ئەوێ دیشە کاک پێم با بزانم تا چەند هەوڵت داوە لە ڕێگەی کارەکانتەوە پەیامێک بگەێنیت هەڵوێستت هەبێت لە بەرامبەر ئەو بارودۆخانەی کە بەسەر هەرێمی کوردستاندا دێت تاوان منیش وەکو هەموو کوردێک وەکو هەموو هاوڵاتیەک کە کارەساتێک ڕوویە کە شتێکی ناخۆش ڕوویە تەوان ئێمەش پێی دڵتەنگەوین پێمان ناخۆشە ئەوەی کە بە ئێمە ئەکرێت بەداخەوە چکە لە چواردەور بە دوژمن دەورە ئیراوین هیچمان پێ ناکرێ وەکو ئەوە بەڵام ئەوی لە دەسەڵات ما بێستە من نمونونێکم هێنا ئیشێکی کاکە محەممەدە گەنجەکەی ڕۆژاوە کە بە پسپۆری چەکی تورکیا بەداخەوە جسمی هەمووی سووتە هەموو ئەوەی کە لە دەسەڵات ئێمەیە بۆ کارێکی هوەری بۆ بکەین و بمێنێتەوە بتوانین وابێت ئەو کارە هوەریە بمێنێتەوە و شانی خەڵکی بین و تەنانەت من نردومە بۆ کۆمەڵێ پیجی بڵین بیانی و لەگەر ڕسمەکی خۆیان بەیەکەوە دامناوە بۆی ببینجێت و ئاگام لێ بوو دەستخۆشیشان لەکەم یەک دوو کەسی تریش ئەو بابەتیان کرد هەر بۆ ئەو گەنجە ئەوەی کە بەێمە بکرێت لە حاڵەتێکی وایە تەنها ئەتوانین لە ڕووی ئیشەکەمانەوە لە ڕووی هوەرەکەەوە شتێکی وا دروست بکەین و بڵاوی بکەینەوە کاک پێم ئێستا بۆ نمونە ئەم پەیکەرانە چەندێکی پێ ئەچێوە ئەو جلوبەرگانەوە ئەو جۆری قژ و شێوازی پەیکەرەکە بە پێی وێنەکە دائنێن یاخود گۆڕانکاری من ئێستا ئۆردەرم هەبووە بۆ نمونە حەزی لە جلێک تیشرتێکی جیابەوە پانتۆڵێکی پێڵاوێکی جیا لە گوگڵەوە ڕسمەکانی بۆ نردوم کێشەمان ئێمە هیچ ئەوانە نییە بەپێی تەڵەبی ئەو کەسی کە داوایەکە تەنانەت بە تەمان بەم نزیکانە تۆزە هەم لە ڕووی ئەم زڕوفەوە بەهۆی بارودۆخی کۆرۆناوە تۆزە ئیشەکانمان خاوتر بۆ تەوەی جینا من بە تەمان بابەتێکی تر بۆ ئەمانە زیاب بکەم ئەویش جلەکانیان بە قوماش بکرێت پێڵاوەکانیان چەرمی تیا بەکاربێنین یانی شتەکە زیاتر بەلای سروشتیا بڕۆشتێکی زۆر جوانتر ئەبێت بە تەکید ئیشەڵە لە داهاتووە بە تەمام ئەوە زیاب بکەم نمونەشم نەیەنابەوە ینا بە تایبەتی بۆ خانمان ئەو حەزمینی بۆ دێت چکە فەیسەکە گەورەترە بێ
برژانمان بۆ داناوە هیسنایی شتێکی جوان دەرچووە ئیتر ئەوەیە ینی بە تەمام وردە وردەی شەڵا بەرەو پێشەوەی بەو هیوین کاک پێم زۆرێک لە هونەرمەندان و کەسانی دیارێنە لای بەڕێستان ئەمێ بزانام کە ئەوان چۆن تەڵەبیان هەیە بۆ ئەم پەیکەرانە واللهی طبعا من کەس هەیە ینی ڕۆژانە تەلەفۆنم بۆکە بەس بۆ دەستخۆشی کەسایەتیە هونەرمەندە تەنانەت زۆربەی هەرە زۆری پێیکرد تاشەبەنەوە بانگەکانی کوردستان سەردانیان کرد تاوان بۆ من زۆر خۆشەوە هەموو ئیشێک کە دەست پێەکەی تۆ ئەبێت چاوەڕێی ڕخنەبی چاوەڕێی دەستخۆشیوی بەڵام سپاس بۆخوا ئیشەکەی ئێمە وابوو کە دەستخۆشی زۆر زۆر زیاتر لێکرا تا ڕخنەت کەسایەتیەکان بە تەشید سەردان مەکەن جان جاری وا هەیە داوای کەسایەتیەکەکەن کە نەماوە بۆیان دروست بکەین هەیە ئیش بۆ ئیشێکی تایبەت بۆ خۆی دروستەکەین هەیە داوای کردەوە بۆ دایکیمان کردووە یان دایک و باوشی بەیەکەوە ئۆردەرەکان چکە ئێنن تقریبان تێکەڵەن شتێکی زۆر دیاری کرا و سابت نێ کاک پێم تا چەند هەوڵت داوە لە ڕێگەی کارەکەتەوە هەلی کار بۆ گەنجانی تر بەڕەخسێنی ئەگەر هات و ئیشەڵا کارەکەت گەورە کرد تا چەند هەوڵت داوە کە گەنجی تر بێنیتە ناو بوارەکەەوە وڵی تەوان یەکێک لەو شتانەی کە ینی ئینسان پێی دڵخۆشە بێ ئەوەیە بتوانێت ببێ بە خاوەنی ئیشێک کە کۆمەڵی کەسی تر بتوانێت ئیسفادەی لێ بکە منیشتا ئێستا بەپی توانای خۆم ئەو کەسانی کە ئەم دقەیە ئیش لەسەر ئەم بابەتاکەن باش بووە بۆ گەورەکردنیش وەکو بڵێ فکرێت زۆر زۆشتی گەورەتر لە مێشکمایە زۆر زۆر پرۆژەی گەورەتر لەمە لە مێشکمایە چکە حەزەکەم بەردەوام بەرەو پێش بڕۆ ینی کە ئەمە و کرد دانەنیشی بە دیار ئەمەوە بەر هەر خەریکی ئەمە بی هیچی تر بیر نەمێنێ نامن لەگەڵ ئەوەی کە بەردەوام خەریکی ئەمە بووم و ئەمە بەرەو پێشی بەرم دووسێ ئیشی تر هەیە کە بەردەوام بیری لێ ئەەکەم و چۆنەڵی دیراسی وەزعکەکەم و ئەمانە بەڵام بە حکمی تۆزە بارودۆغ باش نییە نەمتوانی و ئەجینا بە تەشید لە داهاتوە هەرەوەنەی تۆزێک بارودۆغ باش بێ و بتوانین بکەوینە سەر سکەکەی جاران ئیشی زۆر زیاترە بێ پشتیوان بەخوا کەسی گەنجی زۆر باشترە لە لای من ئیتر ئەگەر دەکەسی تریش بێ بۆ من هەر خۆشە بۆ من زۆرە ئەتوانێت ئەو کاتە ئیشەکە زۆر لەوە گەورەترکن کە ئێستا هەیە بەو هیواین کاک پێمزام لە یەک ساڵی تەمەنی ئەم شوێنی کە کردوتانەتەوە تا ئێستا ئەو کێشانە چی بوون کە زیاتر ڕوبەڕووتان بووەتەوانێ تاوان من ئەم ساڵم بەڕاستی پێ بڵم پێش دەست پێکردنی ئیشەکە تاوان دیراسێکی باشی ئیشەکەم کرد بەڵام خۆم کۆمەڵێشتم دانا بۆ لە خیاڵی خۆما کە تەسەور مەکرد ئەوەنە بۆن من ئەوەنە کەس ڕۆژانە سەردانکە ماگانە ئەوەنە ئۆردەرم هەبێ بە تەسەوری خۆمدامنا هیچیان وانە بوو زۆر لەوە کەمتر بوو کە چاوەڕێمە کرد بەڵام کردم بە ساڵی تەجروبە ینی تەجروبەی زۆر زۆر گەورەمان لەسەر دەستکەوت لە ڕووی شێوازی ئیشەکانەوە لەو شتانەی کە خەڵک بەدڵی نابێ لەو شتانی کە خەڵک بەدڵی ئەبێ هەموو ئیشێک کە نردوومە بۆن منە تێبینیم لە کەسەکە وەرگرتووە چ شتێکی هەیە بەلاتەوە جوانە چی هەیە بەدڵ نییە طبعاً هەموو ئیشێکیش بڵێن شتی خۆش و ناخۆشی تایە من بۆ نمونە چکە ئیشەکەی ئێمە زۆربەی بڵێن دوو خۆشەویست بۆ یەکی ئەکەن یان دەستگیرانیان ژنومرد شتی ناخۆش کە ینی بەلامەوە ناخۆش بێ ئەوە بۆ هەنێ لە ئۆردەرەکان هەبووە لە نیوەی ئیشکردنا جیابوونەتەوە ئەو دوو کەسە ئەو حاڵەتانم زۆرە من بەداخەوە شتی خۆشیش تابان هەبووە بۆ منە کەسەکە سوپرایزی کردو دوایی هەر کەیشەکەم بۆ تاواکرۆ هێناوێتی بۆ ئۆفیس بینوێتی ڕیاکشنێکی جوانی هەبووە ئەو شتانم زۆر بۆ بەڵام و کووتمام ساڵم کرد بە ساڵی تەجروبە ئیشەڵا ساڵی داهاتوم داناوە بە ساڵی سەرکەوتنی گەورە بۆ شوێنەکە کاک پێیان با بزانین کە بۆ پێی کە کارەکەی بەڕێزت یەکەم کارەکە لە کوردستان ئەکرێت تا چەند لەلایەن کەسانی ترەوە هاوکاری کراویت وەکو هاوکاری تەوان من بێزگە لە کەسوکاری خۆم بە تایبەتی دایک و باوکی ئازیزم کەسی ترە وەکو هاوکاری نەکردوم بەڕاستی ڕاستە هەبووە لە ڕووی معنەویەوە لە ڕووی ئەوە بەڵام بە حکمیوی کولفەی ئیشەکە زۆرە بەڕاستی پێ بڵم کۆم جیهازەکان کە پێویستەکە گرانە ماواد و ماتریاڵەکە کە بۆیە هێنی گرانە بۆ دەستپێکی ئیشەکە ینی ئەوە نەبووە لە قۆناغێکی زۆر ئیسراحەتا بوو بێتم و هەموو شتێ حازر بێ لە بەردەمما و لەسەر حازری یاڵا بەس پارە بۆ بێت نە زۆر بە زەحمت دەسم پێکرد زۆر بە هیلاکیەوە دەسم پێکرد تەنانەت بە خۆشەویستێکی زۆریشەوە ینی ئۆفیسەکەمان ئێستا
باوەڕکە قەنەفەکانی لێ دەرچێت لەگەڵ سەقفەکە ئەوەی تری لەگەڵ دوو برادر لەوێ بەدەستی خۆمان دروستمان کرد بە مێز و بە هەموو شتێکەوە بەڕێزی بۆیە شتێکی ئاسان نەبوو دەست پێکردنی ئیشەکە بەڵام پشتگیری سوپاس بۆخوا هەبوو دایک و باوکی ئازیزم زۆر پشتگیریان کردم و سپاس بەخوا گەیانمانە ئەم خۆناغە و ئێستش لێ ڕازیم زۆر باش. کاک پێیان بزانین لە دروستکردنی کارەکانتان ڕەخنە قوبوڵ ئەکەن بۆ نمونە ئەگەر هات و ئیشەڵا شوێنەکەتان گەورە کرد و پەرتان بە کارەکەدا تا چەند ڕەخنەی هاوڵاتیان قوبوڵ ئەکەن؟ من تاوان ڕەخنم زۆر پێخۆش هەیە تەلەفۆنی کردووە تێبینی لەسەر شتێک یاومەتێ زۆرم بەلاوە جوان بۆ قسەکەی دەستخۆشیم لێ کردووە بەڵام یەکێکم لەو کەسانی کە ئەگەر شخصێک بەز ئیشی ڕەخنەگرتن بێ ینی من بۆ نمونە پۆستم کردووە ساڵونیوەکە ئەم پەیجێ ئێمە هەیە پۆستەکەی یەک جار نەبینەوە شخصە دەستخۆشیەکە لێ بکە یەک شتی بەسیتە دروستە بێ ڕەخنەیەکی قورسە لێگرێ لەگەڵ ئەو شێوازی ڕەخنەگرتنیانیم ئەجینا بە تەئکید هەموو ئیشێ بە ڕەخنە پێشەکەوێت بەڵام کەسێک نەبێت کە ڕەخنە لەسەر هەموو شتێک بگرێت کەسێک نەبێت کە هەچێکی بینی شتێکی تیا بدۆزێتەوە ینی تۆ لە سانەوەی جوانی ئیشەکە نەبینی یەکسەر بچی لەسەرەوە سادە ناشرینە بە شێوەیەکی زەق و زۆر ناشرینیش بێڵێ من وەکو خۆم لەگەڵەوە ینیم بەڕاستی لە پێیجیش ئەوەی وابێت لابراوە تا ئێستا بەڵام کەسی تر زۆر هەبووە تەلەفۆنی بۆ کردومیان لە پێیج دامەی نردووە تێبینیکی یامەتێ زۆر قسەکەی معقول بۆ بەلامەوە جوان بۆ لە ئیشەکە من ئیسفادەم لێ کردو بە تەئکید ڕەخنە ئەگەر شێوازی خۆی بێت شتێکی باشە بێگومان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز پێیان ئاوات دروستکەری هاوشێوی سێڕەهەندی کا بەشێکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لە تەوری دووەماندا باس لەوە دەکەین چۆن کەلەپوری کوردی بپارێزین بزانین ناوچەی کۆیە تا چەند دەوڵەمەندە بە کەلەپور و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم کەلەپورانە ئەم شتانە پارێزێ و ڕۆژانە شوێنێکیان هەبێت ئەگەر هات و گەشتیاران و هاوڵاتیان چون سەرداریان کەن تەماشای ئەم شتانە بکەن و بینەریان بن هەر بۆ مەبەستەش ئێستا بەشێکی ڕاستە و خۆ میوانێکمان لە کۆیەوە لەگەڵایە دیدەوان یعقوب فۆلکلۆریست و ڕاگەیاندن کار کاک دیدەوان سڵاو لێوێ و ئەم کاتت باش بێت ئەمە بزانم کە کۆی تا چەند دەوڵەمەندە بە فۆلکلۆر. بەڵێ سڵاو بۆیەوە دەرفەتێکی باشە بڵێم کۆیش وەکو زۆربەی ناوچەکانی کوردستان و دەوڵەمەندتریشە هەر ئەو شوێنەی ئێمە لێرین گەڕەکی بەرقشلەیە لە یەکێ لە گەڕەکە کۆنەکان واتە بەفریقاندی لە چوارگەڕەکە کۆنەکەیە ئەو شوێنەی لێن مۆزەخانەیەکی ئەهلیە لەسەر دەستی دکتۆر عەتیە حەمەد ساڵحی دامەزراوە کە هەر ئەو مۆزەخانەیە ئەگەر بەناوی دابگەڕین زیاتر لە 1000 پارچە شتی تێدایە کە بەشێکیان بۆ بنەماڵی خۆیان دەگەڕێتەوە بۆ نمونە ڕەنگە سەنسینیە چەوی 300 بۆ 200 ساڵە دروستکراون ئەوە بە نمونە دەیان شتی ترێ ئەوانی لە دەوروبەرمان وانی لە هۆڵەکانی تر و لە ساڵەکانی ترن هەموو نیشانەی ئەوەن کە کۆیە بناغەیەکی دەوڵەمەند و بتەویە بووە لە کاری دەستی خۆمانی لە پشت بەخۆبەستن لە کاری ڕێژە و پێژەی ناوماڵ لە کاری ڕنگ و ڕیس لە کاری جوانکاری لە کاری ژنانە لە کاری سوارچاچی لە کاری نیشانشچێنی لە کاری ڕستن و چنین لە کاری باغداری لە کاری ئاژەڵداری لە کاری کشت و کاڵی هەموو ئەوانەی باسم کرد لەسەر دەستی ژن و پیاوی کورد پارچە و کەرستە و ئامێریان بۆ دروستکراوە و بۆیان بەرهەمهێنراوە کەواتە کۆش بەپێی مێژوەکەی خۆی کە مێژوێکی نەزاندرا و دێرینی هەیە یەکێکە لە شارە دێرینەکان کە بەداخەوە زۆرجا بە شارۆچکە ناوی دەبرێت کە شارۆچکە لەسەر پێگەی ئیداری پێوەرناکرێ بەڵکو لەسەر پێوەری مێژووی و پێکاتەی بوونی قەیسەری و حەمام و مزگەوت و کەنیسە و ئەوانە پێک دێت واتە شارۆچکە جیاوازە لە شار ئەمە هەر بۆ وەرچاو ڕوونی ڕاگەیاندنکاران کە زۆر جارش بە شارۆچکە کۆیە ناو دەبرێت بۆیە کۆیە دەکرێت بڵێن ئەویش پێگەیەکی دەوڵەمەندە لە بوونی کەلتور بەگشتی و کەلەپور بە تایبەتی بە هەموو بارەکانیەوە بەباری شعر و هۆنراوە بەباری ئاوەز و گۆرانی بەباری کەرستا بەباری ئامێر بەباری کەرستەی ناوماڵ بەباری هەموو ئەوانەی لە ڕابردوودا پێویست بوون چ لە دەشت و دەر
چ لە ناو ماڵ ئێمە وەک بۆ وڵامی پرسیارەکەشت ئەو شوێنانە چێن کە گەشتیاران ڕووی تێ بکەن دیارە ئەو مۆزەخانەی ئێمە کە مۆزەخانەی لە بزێڕینی ئەهلیە یەکەمین مۆزەخانەیە کە مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیری هەبێ یەکەمین وەزارەتی مۆڵەتی پێداوین کە گۆڤارێکیش دەربکەین بە نای گۆڤاری کەلتور کە چەند ژمارەیەکی لێ دەرکرا بۆیە قەیرانانە ڕاوەستا هەروەکو یەکەمی مۆزەخانەشە لە زۆربەی فێستیڤاڵ و میرەجانەکانی ناوخۆ و دەرەوە بەشداریمان کرد بێت جگەلەوەی چەندان میرەجانی ناوخۆی ناو مۆزەخانەکەشمان کردی بۆ ناساندنی کەلتور دیارە لە قشڵەش مۆزەخانەیەکی تری حکومی هەیە ئەویش خەڵکانێک سەردانی دەکەن بەڵام ئەمە لە چاوکە لە پووری کۆی و کوردستان دڵۆب لە دەریایە چونکە هەر ماڵێک لەو شارەدا لەو دەشتی کۆیەدا لەو راتی کۆیەدا خۆی مۆزەخانە و کەلتورخانە و ئەنتیکەخانەیەک و مۆزەیەک بووە لەبەر ئەوە تا ئێستا ئەوەی کە کراوە کارێکی سەرەتاییە دیارە هەروەک دکتۆر عەتیا ئەم خانوانەی لەگەڵ کاک مەسعودی برای تەرخان کرد و مامۆستا فازڵ شەوڕۆ شاعیرش لێرەوە سڵام بۆی هەیە هەوڵی خۆیدا و کاک کازم و کاک فریاد و زۆر برادەرێکی هەوڵی خۆیاندا بۆ ئەوی ئەم مۆزەخانەی بکەوتە سەر پێ بەندەش بڕیارمدا بە خۆبەخشی مۆزەخانەکە بەڕێوە ببەم ماوەی 5 ساڵ و 2 مانگە ئەو مۆزەخانەیە کراوەتەوە بە بەردەوامی خەڵک دێن باخچەی ساوایانەوە بگرا تا دەگاتە خەڵکی بیانی بۆ نمونە پێش کۆڕۆنا دەیان گەشتیاری تایوانی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا هاتن بۆ ئێرە ئەمریکی فەڕەنسی هەموو ئەوانە دێن ئەوانە نایەن چاویان لەسەر باڵەخانەیەکی 18 بگیرسێتەوە چاویان لەسەر پارچێکی لەو پارچانە دەگیرسێتەوە کە دروستکراوی کووردە کە ژنێک دروست کردیا چاویان لەسەر مافورێک یان جاجمێک یان بەڕێک یان لبادێک یان تێڕێک یان خرارێک یان تورەگەیەک یان خورجەیەک دەگیرسێتەوە کە ژنی کورد دروستی کردووە چاویان لەسەر ئەو دیزاینەی ئەو مافورە دەگیرسێتەوە کە چۆن ئەو مافورە دروست کراوە ئەو ڕەنگ و ڕیسەی چۆن نەڕۆیشتێ و ئەو ژنەی کورد چۆن لە هەزری خۆیدا ئەو مافورەی داڕشتەوە بەبێ ئەوەی دیزاین و بەسمە و کۆمپیوتەر و نەخشە هەبێت چاویان لەسەر ئەوەیە چۆن ئەو ڕەنگە کاڵ نابێتەوە مافوری وایە 100 ساڵ ڕادەخرێ و بەکاردێ چۆن کاڵ نابێتەوە چۆن دانارزێ لەبەرەوە کەلەپور بە گۆشەیەک لە گۆشەکانی ناسنامەی نەتەوە دانراوە ئەگەر کەلەپور لە ناو بچێ واتە بەشێک یان پارچەیەک لە پارچەی ناسناوەی نەتەوەی هەر نەتەوەیەک لە دەست دەچێت لە بیرشمان نەچێت زۆر لە داژیکەرانی کوردستان بەر لەوەی دەست بۆ ئاگر و ئاسن بەرن بۆ قەتلوعامی میلەتی کورد دەستیان بۆ کەلەپور بردووە واتە کەلەپوریان لە کورد ستاندۆتەوە کردیان بەی خۆیان ئاوازەکانیان گۆرانیەکانیان ڕەسەنایەتیەکانیان ئەوەی کە جوانە بەی خۆیان داناوە بڕۆ لە کام لە وڵاتانی داژیرکەری کوردستان هەزاران پارچەی کەلەپوری کوردی تێدا نییە و بەناوی خۆیان نمایشیان نەکردووە ئەخەر تۆپەکەی وەستا ڕەجەب تا ساڵی 82 83 و 84 ئەلێرە لە قشڵەی کۆیە بووە کە هەمەهە بەکاری هێناوە بۆ بەربانگ و جێژنانە خەڵکی پیاگەدار ئەو تۆپە ئێستا لەکوێیە دوو تۆپ بوو یەکیان برام عەسکەری سوارخوڕنە و دواتر برا بۆ مۆزەخانەی سەربازی بەغدا بە ناوی سەکی عێراقی نمایش کرا دوای پرۆسەی ئازادیش نازانم چی بەسەر هات لە کاتێکدا کورد درستی کردووە پاشای گەورەی ڕواندەس میر محەممەد وەستا ڕەجەب درستی کردووە چەکێکی خۆمای کورد تا ئەمڕۆژ نەیتوانێت تۆپێک دروستکاتەوە لە تۆپی شەڕم مەبەستە لە پاش ئەو ئیمارەتیان ئەو مندیشینە کوا تۆپەکانمان کوا چەکەکانمان هەمووی ڕۆژ بۆ مۆزەخانەی دنیا دیارە گلەی لە داژیرکەرانیش ناکرێت وا بڕوانن ئەوان شەڕی ئاگر و ئاسن و قەتل و عامل لەگەڵ دەکەن چۆن شەڕی کەلتورت لەگەڵ ناکەن شەڕی کەلەپوریش لەگەڵ دەکەن بەزگلەیی لە خۆشمان هەیە ئەوەتە دەیان خانوو دەیان کەنیسە دەیان قشڵا دەیان خان دەیان تاق و پەنجەرە و بنمیچ و کەوانە و قەسڵ و گەچ و کڵاو ڕۆژنەی جوانی دەستکردی کوردەواری هونەری تەلارسازی خۆمانی لە ناوچوو داڕما لە کاتێکدا دەیان $1,000,000 بە هەدەردرا لەولا بەڵام ئامادە نەبوون چەند خانوویەک بکڕنەوە لەم خانوانە چەند گەڕێکێک بکڕنەوە چەند کۆڵانێک بکڕنەوە چەند خانێک بکڕنەوە تەملیکی کەن و لە پاش تەملیکردنەکەی
نەهێڵن بکەوێت دانەڕوخێ دانەڕمێ لە ناو نەچێت ئەخەر لەکوێ من وەستای جاران لەکوێ بینینەوە قەسڵ و گەچ و بەد لەکوێ بینینەوە لەکوێ ئەو هونەری کوردەواری هونەری تەلارکاری کوردەواری نۆژەن بکەینەوە بنیادی بنینەوە بە پێوە ڕایگرین ئێستاش لەکوێ بچێ ئێستاش هەندێک شت ماوە هەندێک خانوو ماوە بەڵێ بەڵێ کاکتی دەوان باست لابوونی چەند مۆزەخانەیە کرد لە کۆیە ئەمێ بزانم کە ئەم مۆزەخانە تا چەند لە ئاستی ئەوەدان ئەم شتومەکانیان تێدا نمایش بکرێت بەڵێ پرسیارەکی جوانە خۆی مۆزەخانە لە هەموو دنیا مەرجی خۆی هەیە لە ڕووی شێداری و ساردی و گەرمی و ڕووناچی خستنە سەرەوە و تەنانەت هەندێک مۆزەخانە هەیە نابێتەوە وێنەشی بگری لە بەرۆی فلاشی کامیراکە زیان بە و شتە دەگەێنێت کە لە ناو مۆزەخانەکەدا هەیە ئەمە لە هەموو جیهان ئەوە هەیە و ڕێنمایی شەڵوازراوە بەڵام لە کۆیە وەک باسم کرد تەنیا ئەو مۆزەخانەی کەلتوری لە زێڕین هەیە کە خۆمانیە و کوردەواریانەیە و لەلایەن بنەماڵەی ساڵحەکان و وەک باسم کرد لەلایەن دکتۆر عەتیە لە بزێڕین و ئەساڵحی دامەزراوە بە هاوکاری ئەوانەی کە ناوم بەردن بەخۆشمەوە لەگەڵ مۆزەخانەی قشڵەی کۆیە بەڕاستی ئەوانە کاڵا بەقەدەر باڵانین لە قەدەر مێژووی کۆیە لە قەدەر مێژووی کوردەواری یانی ئەگەر بڵێم دڵۆب لە دەریا شتەکانیان تێکۆکراوەتەوە ئێستاش خەڵکێکێ بێبایەخانە شت دەگرێت خەڵکێکێ دێ بۆ ئەو مۆزەخانەی ئێمە دەڵێ ئەوەمان هەبوو پێرا لەگەڵ نۆژەنکردنەوەی خانی فڕێماندا ئەمەمان هەبوو منداڵەکان فڕیاندا دەرەوە ئەومەمان هەبوو بارزان فرۆشتمان ئەوەمان هەبوو هەلەنێو خانیە کۆنەکە خانووی بەسەرداڕما و خانومان بەجێش خەڵکەکە قیمەتی نازانی بەهای کەلەپورەکەی خۆی نازانی بە ناسنامەی نەتەوەی نایزانی ڕەنگە شتێکی نوێی پێگرنگتر بی لە شتێکی کۆن لە کاتێکدا لە دنیا ئەگەر شتی تازت پێ ببەخشن کە زۆر گرانبەهابی بەڵام ئەستەمە شتێکی کە تەمەنی گەشت بێتە تەمەنی شوێنەواری یان تەمەنی کەلەپوری تەمەنی شوێنەواری و تەمەنی کەلەپوری دووشتی لێکجیان بۆ زانیاری تەماشاکاران ئەگەر تەماشاکارەکان ئەوە دەبێ بزانن کە هەر شتێک لە دنیا تەمەنی گەشت بێتە کەلەپور یان شوێنەوار ئەوە وەکو مستەحیلە بفرۆشێ مامەڵەی پێوە بکرێت با دیاری ببەخشرێت هیچ شتێک نییە لەو بابەتە بەڵام ڕەنگە شتێکی تازە دەیان شتی تازە ببەخشرێ و زۆریش ئاسایی و هەزارانی لەو شێوە باشتریش دروست دەکرێتەوە بەڵام وەرە تۆ شتێشکەم بۆ دروستکە کە وەرە تۆ ئەم خەنجەرم بۆ دروستکە خەنجەرێکی دەبانم لەکوێ بۆ دێنێت یعنی وەرە تۆ مافورێکم بۆ دروستکە ئێستا بە هەموو ژنی کورد با یەک مافورم بۆ دروستکە لەو مافورە با یەک جاجم یەک قرار یەک بەڕم بۆ دروستکردن نییە کەرستەکەی نییە ڕنگ و ڕیسەکەی نییە تەونەکەی نییە دارستونەکەی نییە کەرچیتەکەی نییە مۆغەی نییە هیچ شتێکی نییە کە بکرێت تەنانەت کابانەکەش نماوە لە ژێرخاکدایە ڕەحمەتی خۆیان لێ بیدایک و باپیریمە بڵێ کاک دیدەوان باست لە تەمەنی کەلەپوری کرد ئەمانێ بزانین چیە و جیاوازیەکانی چییە بڵێ تەمەنی کەلەپوری تەمەنێکی کورتترە لە تەمەنی شوێنەواری تەمەنی شوێنەواری دەبێت لە 100 ساڵ بۆ 200 ساڵ بەسەرەوە بێت اینجا پێی دەگوترێت شوێنەوار ئەمە شوێنەوارە دەچێتە خانەی شوێنەوارە بەڵام کەلەپور کە لە 50 ساڵێک بەسەرەوە بوو مڵکی خۆت بوو بە تایبەتی گەشت بێتە 80 ساڵێک ئەمە دەبێتە کەلەپوری ئەمە کەلەپورە بەڵام وەک باسم کرد شوێنەوار تەمەنەکەی زیاترە تۆ بە 70 ساڵی بینایەک تەلارێک نابێتە بینایەکی شوێنەواری ئەمە بینایەکی کەلەپوریە نابێتە شوێنەواری تا لە سەدەیەک تێنەپەڕێت بەلایانی کەمەوە بەڵێ ئەمێ بزانم کە سەردانیکردنی گەشتیاران بۆ ئەو مۆزەخانانە چۆنە و تا چەند هەوڵتان داوە ئەم شتومەکە کەلەپوریانە بە گەشتیاران بناسێن لە کاتی هاتن و سەردانیکردنیان بەڵێ زۆر جوانە بەڵێ ئەو گەشتیارانەی کە دێن بە تایبەتی بیانیەکان زۆر پرسیاریان لا دروست دەبێت کە ئەم شتە چۆن دروست کراوە جا ئێمە شت هەیە کورد درستی نەکردووە بەڵام وەکو بۆتە مڵکی کوردەواریش بۆ نمونە سەماوار کە وشەی سەماڤەرە لە ڕووسیەوە وەرگیراوە وشەیەکی ڕووسیە
دوای هاتۆتە ئێران دوای هاتۆتە کوردستان بەڵام لەبەر ئەوەی سەماوەری چەند سەدەیەکە تێکەڵ دانیشتان و نان و خوانی ناو ماڵی کورد و دیوەخان و تەچە و خانەقا بووە لە بەیت و گۆرانی کوردیش زۆر ناوی سەماوەر هاتووە سەماوارش بۆتە بەشێک لە کەلەپوری کوردەواری ئەگەر ناخۆ سەماوار ئێمە دروستمان نەکردووە زۆر زۆرە چەچی شەیە بۆن منەوە بڕنەو خۆ کورد درستی نەکردووە بەڵام ئەگەر لە ئەدەبیاتی کوردی شەن و کەو بکەی لە شعری تازەش سەدان بەیت و پەند و ئەوە لەسەر بڕنەوەی کەواتە ئەویش دەکرێت بڵێن بە کەلەپوری کوردی حەسەیە بکرێت لە کاتێکدا کورد درستی نەکردە بەڵام کورد بەکارهێنەری بووە چکە لێرە دووشتی زۆر جوایەسەیە ئەوەی کورد درستی کردووە ئەوەی کورد بەکاری هێناوە سەدان ساڵە سەبارەت بە پرسیارەکەشت ئێمە پارچە بە پارچە دێین باس لەوە دەکەین کە ئەمە بۆچی بەکارهاتووە وە لە چی دروستکراوە مادەکەی دارە فافۆنە گڵینە گۆسکەیە بۆیە کراوە نەکراوە وە لەسەر دەستی چێ دروستکراوە ئەوەندەی بزانین و لە چ نەماڵەیەک و چ ناوچەیەک زیاتر بایی بووە چەند زۆر ناوی لێ ئەخر لێرە لەسەر ناوەکان بوەستن بۆ نمونە ئێمە ڕەشماڵمان هەیە ڕەشماڵ ڕەشدەوار کوین کون سیا چادر تاوڵ هەموو یەک شتە هەمووی واتە ڕەشماڵە بەڵام ئایا نەوەی نوێ ئێستا دەزانێت ئایا دەزانێت ئەمە هەمووی بواتای ڕەشماڵی کوردەواری خۆمانە بێگومان نازانن لەبەر ئەوە لە هەر ناوچەیەک هەر پارچەیەک لەو پارچانە ناوێکی جیان لێە ڕەنگە لە سلێمانی ناوێکی لێبێ ڕەنگە لە کۆی و لە هەولێر و لە بادینان و لە باکوور و لەوانە لە مکوریان ناوێکی تریان دەبێت لەبەر ئەوە هەندەی بکرێت ناوی پارچەکانیش گرنگە کە بە چەند زاراوە دەگوترێت چەند زاراوەی کوردی بۆ نمونە ئێستا ئێمە بێشکە ئێستا ناوچەی سلێمانی و کەرکووک بە لانک دەڵێ بێشکە بەڵام لە ڕاستیدا بێشکە و شێشی تورکیە لانک یان لاندک کوردیە بەڵام ئایا چەند لەنەوەی ئێستا دەزانی کە بێشکە ناوێکی تورکیە و لانک کوردی ڕەسەنەکەیە ڕەنگە زۆر لە شاعیران و نووسەرانیش هەستی پێ نەکەن کە ئەو بێشکەیە ناوێکی کوردینگە یان ئاڵتون بنمونە ئەمە کەڵاو بەدراوێکمان هەبێ ئاڵتون بێ لێرە ئێمە زێڕەکە کوردیە ئاڵتونەکە تورکیە ئێمە دەبێت بۆ گەشتیار لێ چکەینەوە هەندێک شارەزای زمانمان هەبێ لە ڕووی زمانی شەوە خزمەت بکەین بڵێن ئەمە بە کوردیەکەی ناوچەی هەولێر پێی دەڵێ زێڕ بەڵام ناوچەی سلێمانی و کەرکووک پێی دەڵێ ئاڵتون لەگەر ئەو ئاڵتونەکە لە تورکی خواستراوە کوردی ڕەسەن نییە ئێمە زاراوە کوردی ڕەسەنمان هەیە بەرامبەری ئەو ئاڵتونە کە زێڕە تاکدی دەوان ئەمێ بزانم هەنێک کات هەیە لە چەندین شوێنی کوردستان شتومەکی کۆن ئەدۆزرێتەوە لە کۆی تا چەند لیژنێکی تایبەت هەیە بە دۆزینەوەی ئەم شتومەکانە و پاراستنیان و گەڕاندنەوەیان بۆ مۆزەخانەکان بەڵێ بۆ کەلەپور هیچ لێژنەیەک نییە بۆ کەلەپور بەڵام بۆ شوێنەوار یەک دوو جار چەند زانکۆیەکی ئەگەر هەڵە نەبم زانکۆی سەلاحەدین و زانکۆیەکی فەڕەنسی و وەبزەم زانکۆیەکی ئیتالی و چەند زانکۆیەکی هاتن لێرە کەنەو پشکنینیان لە قەڵای سات و قەڵا کرد قەڵای سات و قەڵا قەڵایەکی دەست کردە وەکو قەڵای کەرکووک و قەڵای هەولێر و ئەمانە وەک خۆی ژیان و ئاوادانی لەسەر وەسەر بەنەحەی تەقتەقە لەسەر زەی کەناری زەی بچووکە لەو کەنەو پشکنینەدا ئەو پارچانیان دۆزیەوە کە کاتی خۆی بەکاریان هێناوە و دەرکەوت کە کوڕ و باوچێک لەوێ حکمیان کردووە و ئەو باوکە لە بەردەنووسێک یان لە گۆزەنووسێک نامەی ڕادەستکردنی حکمی بۆ کوڕەکەی ئەوە پێشتر بە سەردەمی ساسانی لە قەڵەم دەدرا ئەو سات و قەڵای بەڵام دەرکەوت کە پێش ساسانیەکانە لێرە گردی شیلەمان هەیە لێ کنە و پشکنی لەسەر کرێ ئەمیش 10,000 بۆ 12,000 پێش زین وەک باز دەکرێن لەسەر چاوە هەبووە کە پەرستگایەکە چەند جارێک کەم لێژنەی کنە و پشکنین هاتووە ئەویش پارچەکانیان بردووە بۆ شارە گەورەکان لە کۆیدا نەماوەتەوە چونکە کۆیە تا ئێستا لە حکوومەتی هەرێم مۆزەخانەی نییە تەنیا لە قشڵەی کۆیە واتە دایرەی قشڵە کە فەرمانگەی شوێنەواری تێدایە گەلەرێکیان کردووە هەندێشتیان لێداناوە وەکو پارچەی شوێنەواری هەندێک شیان لێداناوە وەکو پارچەی کەلەپوری
يعني ئەوە بەڵام لە حکوومەتی هەرێمیا لە وەزارەتی ڕۆشنبیریا لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار شتێک نییە لە کۆیە بەناوی مۆزەخانەی شارستانی کۆیە یا مۆزەخانەی کەلەپوری کۆیە یا مۆزەخانەی نیشتیمانی لە کۆیە ئەو سیانە سێکیان جیانە مۆزەخانەی شارستانی مۆزەخانەی نیشتیمانی و مۆزەخانەی کەلەپوری جیان لە ڕووی مەفهومی ناوڕۆژیشەوە لەبەر ئەوە لە کۆیە نییە ئەو هەوڵانە سەرەتایی خۆبەخشن بڵێ بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ دیدەوانی عقوو فۆلکلۆریست و ڕاگەیاندن کار کا بەشێکی ڕاستەوخۆ لاکۆیەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان کاروان باشێکی ڕاستەوخۆ لا هەولێرەوە لەگەڵمانە میوانێکی لەگەڵدا شاعیرێکە کە دەربارەی نوێترین کتێبی قسە ئاکەن کاروان سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت ئەمێ بزان زانیاریەکان لەسەر ئەو کتێبە لە لای تۆ چین کۆژین ئەم کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئەگەرچی ئێستا لە زەمەنی کۆرۆنەدا ڕەنگە کۆرۆنا هەناسەی زۆرێک لە هاو نیشتیمانیانی تەنگ کردبێت یاخود گرت بێت بەڵام لەلایەن ئەدیبانەوە هەناسەیەک بۆ دنیای شعر و بۆ ئەدەب هێشتان ماوە ئەوان نەوەستاون لەوەی کە شعر و بەرهەمەکانیان بڵاو بکەنەوە بیخەنە بەردیدی خوێنەران ئەگەرچی دەرزانین هەمومان بەهۆی خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا کۆر و کۆبوونەوە ئەدەبیەکان ڕاگیراوە بەڵام لەم چەند ڕۆژە لە شاری هەولێر ئەم کتێبەی کە لای منە ڕازی حرفەکان لەلایەن سالار کۆشار شاعیر و میوزیکسیان بڵاو کراوەتەوە ئەو خۆی میوزیکسیانێکی بەتوانایە جگەلەوەش هەم لە ڕووی نووسین و شعرەوە کەسێکی بە ئەزمون و بە توانایە ئێمە ویستمان زیاتر قسە لەسەر ئەو کتێبە بکەین ئایا بۆ لەم کاتەدا بڵاو کراوەتەوە کە هەمومان دەزانین کۆرۆنا تەنگی بە زۆرێک لە چالەکیەکان هەڵچنیوە کاک سالار ئەگەر بێتە ئێرە سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ لەم کاتەدا بۆ ڕازی حرفەکان بڵاو کرایەوە ئەوەی ڕاستی بێ سڵاو لە گەلی کوردستان سلااو لە جەنابەت ئەم کتێبە دەمێکە لە چاپخانەیە و لەبەر کەرنتینە و لەبەر پەتای کڕۆنا تۆزێک دوا کەوت بەڵام نەشمان توانی زیاتر ڕای بگرین و کڕۆنەش نابێ بەڕاستی ئەدەب و هوەر و ئەوانە ڕابگرێ بۆی بە پێویستمان زانی لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەرچەندە کۆڕ و کۆبوونەوە نەماوە بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاوکراوەکەمان بڵاو کردەوە ئەم کتێبە یاخود ئەم ڕازی حرفەکان کە ناونیشانی سەرەکی کتێبەکەیە چۆن دەتوانوا بکەن کە با بڵێن بە زووترین کات یاخود بە ئاساترین شێوە بگاتە بەردەستی خوێنەران و هەوادارانی شعر ئەوەی ڕاستی بێ هەر زیاتر لە ڕێگەی سۆشیال میدیاوە چاوەڕوانی دەرفەتێکین بەڕاستی لە هەموو شار و شارۆچکەکان کۆڕی بۆ بجەڕین لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان لە سۆران ئەگەر دەرفەت هەبێ و ئەگەر ئەو پەتایە بەسەر بچێ ئەگەرنا لە ڕێگەی سۆشیال میدیاوە سالار کۆشا خۆی کەسێکی مۆسیقیە یاخود میوزیک زانە دەمێکە ینی ساڵانێکە دەتوانین بڵێن زیاد لە 35 ساڵە خەریکی میوسیک و نووسینین چۆن ئەم هەماهەنجە لە نێوان شعر و میوسیکدا کردو ئایا ئەوە بۆ تۆ ئاسانتر نییە بۆی کە کەسێکی مۆسیقی ڕەنگە هەستەکان لای تۆ ناسکتر بێت یاخود زووتر بکەونە سەر با بڵێن حرفەکان ڕازی حرفەکان بکەونە سەر پەڕی شعر با بڵێن پەڕی نووسین و شعرەکان سپاس دەکەم کاروان خۆی نۆتا زمانێکی جیهانیە حرفێکی جیهانیە ئەو نۆتانە داوینە سەر وشەکان دەبێتە مۆسیقا مۆسیقاش لەناو شعردا بەڕاستی دەبێ وجودی هەبێ بۆیە هەردووچیانم ئاوێتە کردووە کامە زمان توانی بە ڕازی من بوێرێ ئەویان پێشکەش دەکەم یا نۆتە یا وشە سەرکەوتوبی کاک سالار ئەگەر باسێکی ئەم کتێبم بۆ بکەی چیرۆکەی چۆن دروست بەوە لەگەڵ ئەوەشدا ئەگە بتوانانی یەکێک لە شعرەکانی نێو ئەم کتێبم ئەن پێشکەش بکەیت بەسەرچە من لە پێشەچی کتێبەکەشدا سوپاسنامەم بۆ هاوڕێکی خۆم نردووە کە پرگیری کردم دەمێکە بەڕاستی 3-4 ساڵە پێم دەڵێ دەڵم پرگیری دەکەم با تۆ
دیوانە شعرێکت هەبێ بە تۆ نامیلکەیەکت هەبێ ئەو پژگیری کردم مهندس ئەدیب لێرەوە سوپاسی دەکەم و کاک سۆران تاودەر خاوەنی چاپخانەی شەهاب ئەو بەڕاستی هەموو کاراسانێکی کردبەوەی ئەو کتێبە ڕووناچی ببینێ ئەو کتێبەش بەڕاستی کۆمەڵێک کەس لە دەوری بوونە کە پێ بگات لێچێک لەوانە هەڵەچن کە قارشێخانی هەڵەچنی کردووە کاک سۆران تاودەر دیزانی ناوەوەی کردووە کاک حامد سەقزی بەرگەکەی بۆ دیزاین کردووە کۆمەڵە کەسی تر بەڕاستی دوور و نزیک خەریکی ئەو کتێبە بوونە ئەو کتێبە بەڕاستی بەشێک لە ڕازەکانی سالار کۆشارە و بۆیە ئەو ناوەشم لێ ناوە ئێمە لە ناو کۆمەڵێک ڕازی نەدرکاودا دەژین بەبەردەوام هەر لە بیدایەتی ژیانمانەوە تا کۆتایی ژیانمان هەر ڕازەکانمان پێ و نازانین لەکوێدا ئەو ڕازانە بدرچین لەکوێ سحری ئەو ڕازانە کەشف بکەین یەکێک لە شعرەکانی ناو ئەو کتێبەش ناوی ڕازی حرفەکانە زۆر سپاس دەکەم شعرێکی کورد دەخوێنمەوە لەبەرەوەی کاتەکە کەمە دزەمات ئێوارە بوو خۆر دواتیشکەکانی خۆی لە چارۆگەی تەمەنی ڕۆژێکدا دەژمارد پێکەوە بووین دەستی حەزەکانمان تون لە باوەشی یەکدا خۆیان دەگوشی لە پێچ و پەنای کوچەکانە خۆمان لە هەموو شۆ و چاوی خەڵکی دەزیەوە وەرزی پەنایەک لە ناکاوێ خۆی هاویشتە پێشمان کات لەبار بوو من حەزم لە دزەماچێکی بێ ئاگا بوو بێ پرس و پەروە غافڵگیرم کردی و سەرگۆناتم ماچ کرد ترسام زۆر نەکات لە تۆڵەی ئەم ماچە زویر بی تۆلێم سەیرت کردم مۆلەقمای هەر بە چاوە تێرسۆزەکانت تروکەیەکی عاشقانەت کرد و پێدوتم چەندە خۆش بوو ئەم ماچە غافڵگیرێت دەستەکانت لە ئامێز ماوەرێ ناو تند گوشیتم بەخۆتەوە گۆناخڕەکان تێنا پێش و بە سرپەی لێ وتت ماچم کە منیش هێندە تامەزرۆ بووم شەرقەم هەستاند لەسەر گۆنات و خەبەر هاتم خۆەوە دیسان خەون بوو زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کە لەو گۆشەی بەرنامەکەی ئێوە کتێبەکەی من دنیا ببینێ لەگەڵما بووی بەڵێ کۆژین ئەمە کورتەیەک بوو لەسەرەوەی کە ئێمە مەبەستمان بوو لێرەوە کە زیاتر ئەو پەیامە بڵاو بکەینەوە کە کۆرۆنا ناتوانێت دوورمان بخاتەوە لە ئەدەب ناتوانێت دوورمان بخاتەوە لە جیهانی شعر و ڕاز و وشە جوانەکان بۆیە تا ژیان بەردەوام بێ ئەدەب و شعر بەردەوام دەبێت من هیوای سەرکەوتن بۆ سالار کۆشار دەخوازم کە هەم میوزیکسیان هەم شاعیر هەم ڕاگەاندن کاریشە و دەگەڕێمەوە لای ئێوە بۆ ستۆدیۆکانمان بۆ سلێمانی بەڵێ سپاس بۆ پامێرمان کاروان کابەشێکی ڕاستە و خۆ لە هەولێرە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم ئێستاش پامێرمان داسیار باشەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە میوانێکی لەگەڵە بەڕێوبەری خۆپاراستنی سلێمانی داسیار سڵاو لەبێ ئەم کاتت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لەسەر خۆپارێزی لە لای تۆ چین خۆشین سلااوتان لەبێ سلااو لە بینەران سەبارەت بە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی قسەوباز لەگەڵ میوانەکەم دەکەم دەبێت هەندێک زانیاری بدەم بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئێستا شاری سلێمانی لە ڕووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە بەوەی کە تەنها باسی دوێنێ هەتاوە کۆم ڕۆ بکەم ڕێژەی گیان لە دەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە 20 حاڵەتە بۆ کە ئەمە دەکرێت بوترێ ڕێژەیەکی بەرزە دەرەنجامی ئەو پشکنینانی کە ڕۆژانە بۆ هاوڵاتیان دەکرێت یاخود و کەسانی کە گومانلێکراون ڕێژەکە تا دێت لە بەرزبوونەوەدایە بەپێی ئەو داتایانی کە لە ئێستادا لایەنە تەندروستەکان باسییان لێوە کردووە ڕۆژانە لە شاری سلێمانی زیاتر لە 200 هاوڵاتی ئەوەی کە دەچێت بۆ ئەو شوێنانی تایبەتن بە پشکنین تووشی کۆرۆنا بووە دوایوی کە دەرەنجامی پشکنینەکانیان یەکلاوەتەوە هەموو ئەم ئامارانە لە کاتێکدایە کە لە هەرێمی کوردستان بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا با بڵین وەک قۆناغی دۆمی ڤایرۆسەکە بەردەوامە لە بڵاوبوونەوە بە شێوەیەکی فراوان و خێرا بڵاو دەبێتەوە بەڵامەوەی کە هەبێت پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی بەرکەوتووە سەبارەت بۆی خۆپارێزەکان لەم قۆناغەدا چی بێت من گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر ڕزگار علی دەکەم کە بەڕێزیان بەڕێوبەری بەڕێوبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانیە دکتۆر ڕزگار و کاتت باش سڵاوتان لەبێت
دەمێت بپرسم هۆکاری نەوەستانی ڕێژەی کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا گەڕێتەوە بۆچی لە پارێزگای سلێمانی بەتایبەت فەرموو. ئەم کاتی ئێوەش باش سپاسەکەم دیارەمە پرسیارێکی زانستیە بۆچی لەم ئەتوانین بڵین مانگێک زیاترە بۆچی شەپۆلی دووەمی یاخوتەر هەمان شەپۆلی یەکەم و بەڵام ئێستا بۆ ڕۆژانە بە خێرایی ژمارێکی زۆر توش دەبن و بەداخەوە ژمارێکی زۆری گیان لە دەستدەدەن دیارە بە بۆچوونی ئێمە بەرکەوتنێکی زۆر هەبوو پێش ئێستا کە بەداخەوە بەشێکی پابند نەبوونی هاوڵاتیان بووە چ لەسەر ئاستی کڕیار و فرۆشیار و دام و دەستگاکان و فەرمانگەکان کە بەرکەوتنێکی زۆر هەبووە پەیوەست نەبوون بۆیە ئێستا بە ڕێژەیەکی زۆر بە بۆچوونی ئێمە ئێستا لە سەدا 50 بۆ 60 خەڵک بەرکەوتەی ڤایرۆسەکەن چکە ئەو ڕێژانی کە بە ڕێزی شت باسان کرد ئێستا پێش ئێستا گوێم لێ بوو کە ئەگەر ڕۆژانە بڵێن 200 کەس ئەوە تەنها 200 کەس توش دەبن بە ڤایرۆسەکە و بە تێگڕا 5 بۆ 10 بۆ 15 گیان لە دەزێن بەڵێ بەرکەوتەکان لەوە زیاترن بۆ چونکە بەرکەوتەکان تەنها ئەوانن کە پشکنینیان بۆ کراوە بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیان کەمێک نیشانەیان هەیە نیشانەکانیان توندوتیژ نییە یا نیشانیان پێوە دیارنیە و نهاتون بۆ پشکنین هەر لە ماڵ و تەلەفۆن بۆ ئێمە و پزیشک و مەڵبەند و ئەوانتر دەکەن دەڵێن چی بکەن و ڕێنماییانەکەن بۆیە بە بۆچوون ئێمە ژماری بەرکەوتەکانی سەر ڕۆژانە لە 200 زیاترە دەتوانین بڵین هەموو ڕۆژێک 600 بۆ 1000 کەس لە سلێمانیا بەرکەوتەیە بۆیە هۆکاری دووبارەیەکەینەوە بەداخەوە بەشێک لە هۆکارە گرنگەکانی کە بەم ڕێژەیە زیادی کرد پابند نەبوونی هاوڵاتیان بوو بە ڕێنمایەکان دوو ئێمە سنووریکی فراوانمان لەگەڵ ئێرانە هەبوو ژمارەیەکی زۆر لە کۆچبەران بە فڕۆکە تایبەتەکان هاتنەوە نێو بەخاو هاتنەوە پارێزگاکان ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە بەو ڕێژە زۆرە ئێستا بەرکەوتە زۆر بێت باشە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان هەیە بە تایبەت لە شاری سلێمانی ئەمە 4 نەخۆشخانەمانەیە هیچ جێگایەک ماوە ئەگەر نەخۆشێک باری تەندروستی خراپ بێ ئەوە بتوانن پێشوازێکی باشی لێ بکەن و چارەسەری پێ بدەن ئەوەندەی من زانیاریم هەبێ نەخۆشە بۆ یاخود توشبوو هەبوو بە ڤایرۆسی کۆرۆنا چۆتە نەخۆشخانەکان نیشانەی سوچی هەبوو پێیان و تۆ بڕۆڕەوە ماڵەکەی خۆت کەرەنتینە بکە لەو بارەی قسەی جەناب وەڵاهی لە ئێستا لە هەموو جیانیشە ئەوانەی نیشانی سووک و مامناوەندیان هەیە لە ماڵەوە بمێننەوانی و ئەو 15 ڕۆژە ئێستا باسیەکەین چی بکەن و چۆن خۆمان پارێزین و چۆن خەڵکی تر پارێزیە لە هەموو جیانە وایە ئەوانەی نیشانی قورسیان هەبێت دەبێت لە نەخۆشخانەکان داخڵن بەڵام من لێرەوە ڕێنمایی هاوڵاتیانەکەم با نەکەوینە بەر ئەوەی کە چونکە وەک خۆت وتت ئیتر ژمارەی قەڵەوێرەکانمان بەشی نەخۆشەکانمان ناکە چونکە تەنها هەر قەڵەوێرە نییە نەخۆشی لێدا بنین نەخۆشێکە گەیشتەوەی نیشانی ترسناکێ بێ ئەبێت دکتۆری بەنجی بە دیارەوە بێ ئەبێت دکتۆری هەنایی بە دیارەوە بێ ئەبێت کۆمەڵی کارمەندی بەڕێزی بە دیارەوە بێ ئەبێ ئۆکسسیجینی هەبێ ئەبێ ڤێنتیلەیتەری هەبێت ئەبێ کۆمەڵی کارگوزار و ئەوانی بە دەورەوە بێت لەبەرەوە ئەمە لە ئێستا ئێمە ئەو توانایەمان نییە بەڕاستی ئەبێ ئەمە هەمومان هەوڵ بین کە ژماری بەرکەوتەکان کەم بکەینەوە بۆی ژماری نەخۆشیە یاخود کەیسە ترسناکەکان کەم ببێتەوە زۆر باشە ئەمێ دکتۆر سە لەسەر چارەسەرەکان بکەین باشترین چارەسەر چی بۆ کەسانی کە توژە بن هەندێک بابەت بازەکرێ یەکێڵە ڤیتامین سی خۆیەکێڵە حەدیزی خۆیەکێڵە ڤیتامینەکانی ترخۆ ئەم قسانە بۆ جەناب بدانم ئێوە ڕێنماییتان چێ بۆ توژوان بەتایبەت زۆر باشە ئێمە بە سێ ئێستا هەوڵین یاخود لە سێ تەوەرە باسی بکەین یەکەم ئەوەی کە نیشانەکانی سووک بوو لە ماڵەوە بوو پێویستی بەوە نەکرد نیشانەی خەتەر بێت نیشانی ترسناکەوەی گەر هەناسەی تەنگ بێ نەتوانێت تر هەناسە با کۆکۆ و بەڵغەمێکی زۆری هەبێ بەڵام ئەوانەی کە نیشانەکانیان سووکە لە ماڵەوە دایانەنین یەک پێویستە ئەو کەسە خۆی ماسک و دەستکێش دەدەست بکە بچێتە ژوورێک بە تەنیا پەنجەرە و درگاکەی کراوە بێت تا ڕادەیەک پەنجەری کێوێ بەسەر دەرەوە زۆر باشە خواردنی لە دوورەوە بۆ دابنێن و خۆی هەڵی بگرێت تەوالێت و ئاودەسەکەی ئەگەر جیابێت حەمامەکەی باشترە ئەگەر دوای خۆی پشۆری هەر زۆر باشترە کە ڕۆژانە بۆەوەی چولێ دەستەکانی پشووە و تێکەڵ نەبێت لەگەڵ خەڵکی ترە دوو بۆ ئەوانەی کە نەیان گرتووە یان نیشانەکانیان سووکە ئەی چی بکەن ئێستا کۆمەڵێک بڕینزانستی تازە یاخود کۆمەڵێک ڕێنمایی تازە هەیە لە ماڵەوانێ من چۆن خۆم بەرگری خۆم بەقوت بکەم ئەگەر نیشانەکانم کەم بوو یا هەر نەم بوو چی بکەم یەک ئێستا ڕێنمایی تازاڵێ هەموو ڕۆژێک ئەگەر بتانی بۆ ماوەی 3 جار هەر جاری بۆ ماوەی 20 دقه 20 خولەک وەرزش بکەیت
بەوەی لە ماڵەوە هەتا شناوەکەیت تۆزێک بە پێ بە خێرایی ئەڕۆی دەستەکانت شتی پێ هەڵەگریت بە هەر شتێک بێت 3 جار بیکە جاری 20 دقە کەمتر نەبێت. دوو ڕۆژانە یەک دەنک هەبی ڤیتامینات مەڵتی ڤیتامین بەسە بە تایبەتیەوەی کە زینک و ڤیتامین سی و ڤیتامین بیتیایە. سێ باشتر وایە ئێستا باوی وەرزشە بە سیەکان نەکرد بە جەستەوە یەکەم جار باسم کرد بە جەستە بوو. ئێستا وەرزش بە سیەکانی بکەی بۆی بەقوت بێ بەرامبەر بە ڤایرۆس. چۆن وەرزش بە سیەکانە دەکەی؟ یەک بە سێ شێوە توانی. یەک هەناسەیەکی قوڵقوڵ وەرەگری ڕایەگری بۆ ماوەیەک هەموو سیەکانم پڕەکەم لە هەوا ڕایەگرم دوای ئەیەمە دوای هەناسی قوڵ وەرەگرمەوە یان میزەڵانێک بێنە لە ماڵەوانێ ڕۆژانە 10 بۆ 15 جار بە هەموو هێزت فوی تێ بکە لە بینەکەی تەوان هەناسە وەرەگریتەوە هەموو سیەکانی بەکارێنی فوی تێ بکە و فشی بکەرەوانێ بەتاڵی کەرەوە هەواکی بەتاڵکەرەوە یان قەسەبێک بێنە قەسەبە و چیلکەی کە ئەکرێتە سادیوانێ پەرداخی ئاو بێنە لە باتەوەی پەرداخ ئاوەکەی پێ هەڵمەژینە بە عکسە فوی پێ بکە فوو بکە بەناو قەسەبەکە و بەناو پەرداخەکە هەرچی هەوای سیەکان تێتە دەرەوە هەڵی ئەمژیتەوە ئەمە وەرزشە بە سیەکانێ ئەمە وای لێکە هەموو کوونەکانی سیەکانێ بکرێتەوە. چوار ئەفوم بکە چوار هەر لە ماڵەوە ئەتوانی ئاو خێ بگریتەوە لە باتی نۆرمال سەلاینی دەستنەکە و نەوزانی چیە ئاو خێ بگرێرەوانێ غەرغەرەی پێ بکە ڤایرۆسەکە کەمەکاتەوە لە قوڕکتا هەر ئەتوانی لوتیشی پێ بشۆی بە سرنجێک بەزنی دڵەکەی لابی دەرزیەکەی نا هەر بە سرنجێک ئاوان دەرزیەکەی لابەبی کە بە هەردوو کوونە لوتیشتا پێی بشۆ غەرغەرەی پێ بکە. ئەمە چوار پێنج ئام بەم شتانە ئێستا دوو لایەنی دەرونی و بەرزکەرەوە خواردن و شلەمەنی و ئاو شەربەت زۆر بخۆ. ئەم پێنج شەشتە ئێستا ئەمە تەوەریەکن بۆ ئەوانەی کە توش نەبوون بۆ ئەوانەی کە توش بوون پێمانوتەن چی بکەن ئەمێنێتەوە خۆ پارێزیەکان ئەگەر ویستت لە دەرەوە چی بکەم بۆ ئەوەی خۆم بپارێزم. باشە من دوو پرسیاری ترم ماوە جنابەت بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. یەکەمیان وەک تەندروستی تا چەند لەگەڵەوەیان کە جارێک تر کەرنتینی گشتی واتە تەواوی وەستانی جوڵی هاتوچۆ جێبەجێ بکرێتەوە لە شاری سلێمانی یاخود پارێزگای سلێمانی و دوو هەمی ژیانی سەتان لەسەر داوامکردنی فەرمانگەکانی حکوومەت چۆنە بێ بەڕاستی ئەوەی کە هەبێت. باش ئێمە ئەگەر ژیانی هاوڵاتیان لەمەر زیاتر کەوتە مەترسیەوە خوا نەخواسە ناچارین پەنا بۆ هەموو ڕێگایەک بەرین بەڵام خۆ دەزانی ئێمە ئەگەر کەرنتینی خەڵکمان کردەوە بۆ 10 ڕۆژ لەم بارودۆخەی کە تا ڕادەیەک ئێستا موچەکەمە نییە یان بەبڕاوی ئەدرێ خەڵک بێ ئیش و کارە جوڵەی بازرگانی کەم بۆتەوانێ تۆزێک قورسە بەڵام ئەگەر ناچار بووین خوا نەخواسە ژیانی هاوڵاتی لای ئێمە شیرینترە زانیمان ڕێژی مردن زۆر زیادەکە ڕێژی توش بوونجە ئەو کاتە ناچارین بۆ هەفتەیە بێ یان بۆ 10 ڕۆژ بێ یەک کەرنتینە بکەینەوە دوو هەندێک شوێنی گشتی زیاتردا بخەین ئێستا لە بڕیارەکەی بەڕێز پارێزگارە بۆ نمونە مزگەوتەکان و یانەکان و هەندێک شوێنە و خواردن بە دێلیڤەری لە بەڵام ئەگەر مەلەوانگەکان و کافیتریا و نێرگەلە کێشان و بەڵام ئەگەر ناچار بووین خوا نەخواسە ناچارین شوێنی تریش دابخەین هاتو چۆ زیاتر سنووردار بکەین شوێنی تر زیاتر دابخەین فەرمانگەکانیش ناچارین بەو شێوازی ئێستا کە ئەمە هەفتەیەک درێژ کراوەتەوە ئەگەر خوا نەخواسە ڕەوشەکە بەرەو خەتەرتر ڕۆی ناچارین ئەوەش درێژ بکەینەوە. سپاس دەکەم دکتۆر گیان زۆر سپاس بۆ زانیارەکانت یانی کۆژین لە کەمتر لە دقەیەکە کۆمەڵی زانیاری تەواو لەسەر ئەم بابەتە یاخود بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکان بەپێویست دەزانم بدەمە هاوڵاتیان و بینەرانمان لیژنەی ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانی دوایین ڕاگەیەندراوی خۆی بڵاو کردەوە کە باسی لەوە کردووە هەتاوەکو شەممەی داهاتوو پشووی ڕسمی دەبێت لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا و هۆکارەکانی گواستنەوە بە تایبەت پاس لە شاری سلێمانی داناتوانن کار بکەن هەتاوەکو 4 حوت کە کاشەمەی داهاتوو ڕێستۆرانت و توێشخانە و فاسفود و شوێنانەی کە خواردنگەن بەپێی بڕیار و ڕێنمایەکانی لیژنەی ئۆپراسیۆنی پارێزگای سلێمانی بە هەمان شێوە وەکو دکتۆریش باسی لێوە کرد بە شێوازی دلیڤەری دەتوانن کاروبارەکانی خۆیان ڕێبخەن پەرزگاکان سەرقەبرانەکان شوێنە ئاینەکان ئەوانەی کە شوێنی کۆبوونەوەی خەڵکە و مەترسی بڵاوبوونی ڤایرۆسەکەی لێ دەکرێت دەمانە بە هەموو شێوێک دادەخرێت تاوەکو کاتە
و دەمێنێتەوە بەڵێ سپاس بۆ پامێرمان داسیار کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازانم هەروەکو وتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باس لە هێرشی ئەلکترۆنی هاکەکەین بزانین کە چی بکەین بۆ ئەوەی کە ئەکاونتەکانمان لە هاک پارێزین چۆن دایان بنین لە ڕووی پازۆرد ئیمێل بۆ ئەوەی کە لەو هێرشانەی کە هەیە ڕۆژانە بیان پارێزین هەر بۆ مەبەستەش بەڕێز سیڤان سپێر خوێندکاری ماستەر و شارەزا لە بواری ئایتی بەشێکی ڕاستەوخۆ لەمانە کاک سیڤان سڵاو لێ بۆم کاتت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. کاک سیڤان با سەرتا پێناسێک بۆ هێرشی ئەلکترۆنی یاخود هاک بکەین بزانین چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان بۆ میوانداریەکەتان. هێرشی ئەلکترۆنی ئەتوانین ئێمە بیکەین بە سێ بەشەوە کە بەشی یەکەمیان ئەوەیە کە کەسانێک بەکاری ئێهێن بۆ با بڵێن بابەتی سیاسی با بڵێن هێرشی ئەلکترۆنیە تایبەت بە سیاسیە هێرشێکی ئەلکترۆنی هەیە بۆ بازرگانیە هێرشێکی ئەلکترۆنی شێوەکو حەز و ئارەزوو خولیا کە کەسێک یاخود چەند کەسێک ئەم کارە ئەکەن بریتە لەوەی کە کەسێک یاخود چەند کەسێک لە ڕێگەی هاتنە ناو دەستگرتن بەسەر سیستمی داتای ئەو وێبسایت یاخود ئەو سۆشیال میدیا یاخود ئەو ئەپلیکیشنە یاخۆ سۆفتوێری کە بەڕێزت بەکاری هێنی و بەکارهێنانی داتاکانتە بە شێوەیەکی هەڵە وە دواتر ئەتوانرێت کە وەکوتمان بەشی بازرگانی هەیە بە ئەفرۆشێتەوە پێ یاخود لایەنی سیاسی هەیە بۆ وەرگرتنی زانیاری بەکارێت. کاک سیڤان گەزانین لە سەرتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا داوامی دام و دەستگاکان نییە و داخراون. ئەمە باسێک لەوە بکەین کە بەکارهێنانی و ئەنجامدانی کارەکانی فەرمانگەکان لە ماڵەوە تا چەند هۆکارە بۆ حاکردن. وەک ئەوەی کە ئەزانین ئەو کۆمپیوتەرانی کە لە دەستگاکاندا هەن بە شێوەی ڕەبت و بە شێوەی وایر بەیەکەوە گرێدراون. بەڵام ئەگەر هاتوو لە ماڵەوە تۆ بە شێوەی وایفای داخڵی کارەکان بووی ئەمە تا چەند هۆکارە بۆ حاکردن. بەڵێ ئێمە ئەومان بیر نەچێ یەکێ لە هۆکارەکان کە هاکی پێکرێت یاخود با بڵێن ڕێگەی هاکردن ئاسانەکات یاخود ڕێگای هێرشی ئەلکترۆنی ئاسانەکات بەکارهێنانی هێڵی ئینتەرنێتە ئەمە طبعاً دەورێکی گرنگی هەیە لەوەی کە تۆ هاک بکرێی بۆیە کاتێک کە باز لە دام و دەستگاکانەکەین زۆرێک لەو دام و دەستگاکان کە کاتێک نێتۆرک بەکارهێنن لۆکال نێتۆرکان هەیە واتە با بڵێن لە ڕێگەی کێبڵی نێتۆرکەوە پێکەوە ئەو بەسراونەتەوە بەیەک لێرەدا کاتێک کە کەسێک بیەوێت هاککە ناچارە بێت لە ڕێگەی بەکارهێنانی چەند ئامێرێکەوە یاخود لە ڕێگەی ئەوەی کە بێت مەسەلەن خۆی ئەبێ ئەو کەسە بێت فلاشێکە یاخود لە ڕێگەی هەر شتێکی ترە واتای بوونی وایفای گرنگە بۆ هاکردن. بەڵێ بەڵێ بە تاکید وەکووتمان ینی هۆکاری سەرەکیە بۆ هاکردن طبعاً کاتێک کە تۆ بەداخەوە وەکووتمان بە هۆی کۆرۆناوە کە زۆرێک لە کاروبارەکان لە ماڵەوە ئەکرێن ئێمە بیرمان نەچێ هەندێک کاروباری شەیە تەنها لە ناو دەستگاکە خۆیەکرێ وەکو بانک و ئەمانە بۆی ناتوانێت لەمە بەڵام هەندێک لە کاری کۆمپانیەکان لە ئێستادا کە لە ماڵەوە ئەکرێت یاخود ئەو سیستەمانەی کە بۆ زانکۆکان لە ئێستادا زۆر باو بوو بۆ خوێندنی ئۆنلاین بەکارهات بینیشمان کە هێرشی ئەلکترۆنی کرا بۆ سەر ئەوانە هۆکاری سەرەکی بەڵێ بە دڵنیاییەوە کە بەکارهێنانی ئینتەرنێت بوو و بەڵێ هۆکار بوو بۆ ئەوەی کە هێرشی ئەلکترۆنی بکرێتە سەر ئەو دەستگایانە یاخود با بڵێن ئەو سایت و ئەو ڕێکخراوانە بۆیە تاسیری هەبووە بڵێ. کاک سیڤان با باسێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بێگومان ئێمە هەرێک لە ئێمە بەکارهێنەری ئەگەر یەک تۆڕە کۆمەڵاتی نەبین چەند تۆڕە کۆمەڵاتێکمان هەیە ڕۆژانە بەکاری ئەهێنین با باسێک لەوە بکەین کە چۆن ئەو ئەکاونتانە دابنین کە لە هاک بیان پارێزین بۆ نمونە پارێزراوتر بن لە ڕۆی ئیمێل لە ڕۆی پاسۆردی ئەو ئەکاونتەوە. بەڵێ پێشەوە حەزەکەم باسی تۆڕی کۆمەڵایەتی کەم تۆڕی کۆمەڵایەتی بریتیە لە تۆڕێک کە لە نێوان دوو کەس یاخود زیاتردا لە ڕێگەی ئینتەرنێتەوانێ پێکەوە دەبەسرێنەوانێ کە بۆ بەکاردێت بۆ ئاڵوگۆڕپێکردنی داتا و زانیاریەکان کە دەکرێت دوێنە بێت یاخود ڤیدۆ بێ یاخود تێکستێک بێت نووسینێک بێت بۆیە کەواتە لێرەدا لە ناو تۆڕی کۆمەڵایەتیدا دیسانەوانێ ئینتەرنێت و نێتۆرکەکان دەوری خۆیانە بینن بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت ئەکاونتێکی سۆشیال میدیا دروستکەین کە پارێزراو بێ لە هێرشی ئەلکترۆنی ناڵێن ئەکاونتێک دروستکەین کە هێرشی ئەلکترۆنی نەکرێتە سەر چکە مەمە حاڵە بەڵام ئەتوانین وا بکەین کە
ینی پارێزراوتر بێت لە چاوەی کە دروستکەین ئەوەی کە زۆر دەوری سەرەکیە بینێ لە دروستکردنی ئەکاونتە پێویستە کە بە تەواوەتی ڕێنمایەکانی دروستکردنی ئەکاونت جێبەجێ بکەین ئەو ڕێنمایانە یەکەم کە زۆر گرنگە و هەمیشە باسەکرێت پاسوەردە یاخود با بڵێن وشەی نهێنیە پێویستە تۆ وشەیەکی نهێنی بەهێزت هەبێت بۆ ئەوەی کە تۆ وشەیەکی نهێنی بەهێزت هەبێ بەداخەوە ئێستاوەی کە زۆر باوە لە ناو خەڵکیدا یعنی مەسەلەن زانیاری ئەو کەسە خۆی بەکارهێنن بۆ پاسوەرد مەسەلەن ڕۆژی لەدایک بووندا یاخود کەسێکی ئازیزدا یاخود مەسەلەن هەچ زانیاریەکە کە پێیوەسە بە ئەمە هەڵەیە ئەمە ناکرێت هیچ وشەیەکی نهێنی ئەو داتانی تیابێت کە تایبەتن بۆ کەسە خۆی بەڵێ ئەوەی کە هەیە زۆر باوە چەندین ڕێگا هەیە بۆ ئەوەی کە تۆ ئەو وشە نهێنیە بشێوێنیت کە ئەڵێن بیشێوێنی دواتە بیگۆڕیت بۆ وشەی تر تۆ لە مێشکتدا لە خەیاڵدا شتێک هەیە واتە مەسەلەن تەنها خۆتە ئیزانی ئەبێ ئەو وشە نهێنیە تەنها خۆت بیزانی لە خەیاڵی خۆتا هەیە یەت ئەم وشە نهێنیە جارێکی تر ئەمە حاڵەتێکیان کە سکویر بوو تەنها لای بەڕێزت هەیە دواتر ییت ئەی شێوێنیت ئەم وشەیە تێک ئەدەیت لە ڕێگەی چەند یاسایەکەوە کە هەن لە بواری سکوریتیدا و ئەوەی زۆر باو بێت کە من پێشنیاری ئەەکەم ئەوەیە بۆ نمونە با بڵین وشەیەک دێڕێک هەڵەبژێری ئەم دێڕا ئەکرێت دێڕە شعرێک بێت ئەکرێ دێڕێکی فەلسەفی بێت یا دێڕێکی هوەری بێت کاکسیڤان بەکارهێنانی هاشتاگ یاخۆت ژمارە تا چەند گرنگە لە پاس بڵێ سا لێرە ئەمە باسیەوەکەم ئەم بیرۆکەی خۆت ئەگۆڕیت بۆچی ئەیگۆڕیت بۆ یەکەم پێویستە وشەکان گەورە و بچووک بێواتە کەپیتال و سمۆڵ بێن پێویستە با بڵین هێماکانی تیاابێ هێماکان ئەکرێ ئات بێ هاشتاک بێ ئاند بێ یاخود هەر هێمایەکی تر بێت کە لەسەر کیبۆردەکان هەیە و ئەکرێ ئەبێت ژمارەشی تیاابێ بەداخۆێمە زۆربەیمان وشە نهێنیەکانمان هەش کارکتەرە چونکە لە ڕێگەی ئەو ئەکاونتانەوە کە بەکارهێنین نووسراوە بەلایانی کەم و هەش کارکتەر بێ کە گەیان بانە هەشتەکەی تر وازی لێهێنین نەخێر ئەوەی کە ئێستا زۆر باو و باسەکرێت پێویستە 12 کارکتەر بێت واتە پێویستە 12 پیتی گەورە و بچووک یاخود ژمارە یاخود هێما بێت کاکسیڤان هەنێک کەس هەیە بڵین بۆ نمونە فەیسبووکەکەی هەمان پازۆردە سناپەکەی هەمان پازۆردە ئەمە تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە بە خێراترین و بە ئاسانترین شێوە حاک بکرێت ئەمە زۆر خەڵەتە بە دەست خۆش بێت بەڕاستی ئەمە زۆر هەڵەیە کە تۆ بۆ نمونە فەیسبووکی هەمان پاسوەردە ئینستای هەمان پاسوەردە سناپی هەمان پاسوەردەوە لە هەمان کاتیشە ئەگەڕێتەوە بۆ سەر ئێوە ئیمێڵانەی کە بەکاری هێناوە بۆ فەیسبوک شتەکان هەمان پاسوەردی داناوە ئەمە خراپەکەی لە چیدایە ئەگەر بێت و یەکێک بیاوێت هێرشی ئەلکترۆنی کاتە سەر تۆ کاتێک کە پاسوەردەکەی دەستکە و کەواتە هەموو تۆ دەستی گر بەسەر هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی تۆدا یاخود هەموو ئەو ئەکاونت و ئیمێڵانی کە تۆ بەکاری بهێنیت بۆیە دەکرێت بۆ هەر ئەکاونتێک پاسوەردێکی جیاوازت هەبێت و بۆ هەر ئیمێڵێک پاسوەردێکی جیاوازت هەبێت لە هەمان کاتە ئەو ئیمێڵی بەکاری هێنی بۆ ئەکاونتی تۆڕە کۆمەڵایەتەکەت جیاواز بن پاسوەردەکان. کاکسیڤان با باسێک لەوە بکەین هەنێک جار هەیە ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار ئەهێنین لینکێکمان بۆیێت ئەم لینکە ئەەکەیتەوە دواتر هاک دەرەچێت چۆن بزانین کە ئەمە هاک نییە و چۆن بتوانین کە خۆمانی لێ بپارێزین. بەڵێ خۆی ئەوەی کە هێرشی ئەلکترۆنی ئەکرێت لە چەند ڕێگایەکەوە کرێوتمان بەهێسترینیان کە سەرەکیترین هۆکارەوەی کە تۆ ئینتەرنێت بەکارهێنی تەمان کە ئینتەرنێتت بەکارهێنا کاتێک تۆ ئیمێڵێکت هەیە من پێشنیارەکەم هیچ ئیمێڵێک ئەو ئیمێڵانەی کە داوای پاسوەردت لێەکەن واتە بۆ کردنی کارێک داوای پاسوەردت لێەکەن لە ئیمێڵەوە بۆ دێت ئەو لینکانە نەکرێتەوانێت کە تۆ زانیاریت نییە لەسەری تۆ لە ڕێگەی کۆمپانیایەکە و ئیمێڵێکت بۆ هاتووە تۆ ئەبی بە بەشدار بێک لای ئێمە و کۆرسێکی بەلاشتێ و یا خوشتێکی لەم بابەتانە بێبەرامبەرتەیە و لینکێکی دانا و لە ناو لینکەکەدا داوای ئەوە کات کە تۆ ڕیجیستەری خۆت بکەیت لە ڕێگەی ئەکاونت لە ڕێگەی پاسوەرد و ئەوانەوە بە دڵنیاییەوە من خۆم بەشداریم نەکردووە لەمە ئەمە چییە ئەم نامەیە بۆم هاتووە ئەمە ئەوە گەێنێت کە تۆ گومان لەسەر ئەم ئیمێڵە دروستەکە پێویست ناکە ئەو لینکانی کە پەیوەست نین بە بابەتی خۆتەوانێ بکرێتەوە پێویست ناکە کلیک بکرێت لەسەر هەموو ڤیددیۆیەک پێویست ناکە کلیک بکرێت لەسەر هەموو وێنەیەک و لە هەمان کاتە لایکردنی هەموو پەیجێک
باش نییە دروست نییە چونکە تۆ ئەو پیجی کە تایبەت نییە بە بواری خۆت و سوودی لێ نبینی بۆچی لایکی ئەەکەیت ئەکرێت لە ڕێگەی ئەم پیجانەوە هاک بکەیت. کاکسیڤان با بزانین کە ڕۆژانە ئێمە ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکانمان بەکارهێنا ئەگەر بەکارهێنەری کۆمپیوتەرەکانمان بووی چۆن بزانین هاک کراوین؟ بەڵێ ئەکرێت بۆ نمونە تۆ ئەو ئەکاونت یاخود سۆشیال میدیایە کە بەکاری ئەهێنیت یاخود ئەو کۆمپیوتەرەی بەکاری ئەهێنیت لێرەدا شتێک دروستە بێت ئێمە بیرمان نەچێت هەتا چەندێک ئەکاونتەکانمان یاخود سۆشیال میدیاکانمان بەهێز بێت لە ڕووی پاراستنەوانێ ئەو ئامێری کە پێی بەکارهێنین جا مۆبایلە یاخود با بڵین کۆمپیوتەرە کۆمپیوتەری لاپتۆپ یاخود دیسکتۆپە لە دام و دەستگاکانە ئەگەر پارێزراو نەبێت هێرشی ئەلکترۆنیەکە ئاسانتر ئەبێت کارەکە ئاسانترەکات و ئێمە پێویستە ئەو ڕێکارە تونند و تۆڵانەی کە هەیە بۆ پاراستن لە هێرشی ئەلکترۆنی لەسەر ئامێرەکانیش بەکاری بهێنین وە چۆن ئێمە بزانین کە کراوین طبعا بڵێ هێرشی ئەلکترۆنی کراوەتە سەرمان طبعا تۆ ئەتوانیت کۆمپیوتەرەکەت دەستی بەسەراگیرێ کۆمپیوتەرەکەت جامە بێ کۆمپیوتەرەکەت هەندێک کێشەی بۆ دروست ئەبێ هەندێک خەلەلات دروست ئەکات کە یعنی با بڵین دیارە پێشتر ئەم کێشە و مشکلاتانی تیار نەبوو ئێستا ڕوویداوە باشترین شتیش کە لە کۆمپیوتەر و مۆبایلەکانە بەکار بێت با بڵین تازەکردنەوەی ئەو ویندۆیە کە لەسەری بەکاری ئەهێنی ئەو ئۆپەرێتین سیستەمە کە لەسەر ئەو دیڤایزە بەکارهێنی یعنی هەمیشە کاتێک کە ئۆپەرێتین سیستەمێکی نوێ یاخو با بڵین ڤێرژنێکی نوێ لەو ویندۆی کە بەکاری ئەهێنی دیێت بۆ دیڤایزەکەت یا بۆ ئامێرەکەت پێویستە تۆ بەشدار بیت یەکسەر نوێی بکەیتەوە ئەمە باشترین کارەکە تۆ بیکەی بۆ خۆپاراستنی. کاکسیڤان وەک ئەبین ڕۆژانە زۆر کەس هەن ئەکاونتی بازرگانی بەکارەهێنن بۆ بەستی کاری ڕۆژانیان ئەمە تا چەند گرنگەکە ئەم ئەکاونتانە بۆ ڕۆژانی خۆیان بەکارنێنن تا چەنە بێتە هۆکارێک بۆ هاکردنیان بە دڵنیاییەوە خاتون ینی ئێستا من حەزەکەم لێراوە قۆزموانێکە ینی هۆشیاری بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەی کوردی تا ئەوەی کە من ئەیبین و ئەوەی کە هاوڕێیانمان ئەیبینن بە شێوەیەکی زۆر هەڵەیە ناکرێ من تۆڕێکی کۆمەڵاتی یاخو ئەکاونتێکم هەیە جا سۆشیال میدیا لە فەیسبووکە یاخو ئینستا یاخود هەر شوێنێکترە بەکاری ئێهێنم بۆ کاری بازرگانی من بێم لێرەدا داتای کەسی خۆم با بڵێن زانیاریەکانی کەسی خۆم لەم پیجەدا بڵاو بکەمەوە چونکە ئەمە تایبەتە بە کارەکەم ئەمە تایبەت نییە بە کەسی خۆم لە هەمان کاتیشا ینی ئەکاونتی کەسی خۆت ناکرێت بۆ کاری بازرگانی بەکار بهێنی چونکە تۆ ئەو کەسانی کە بۆ کاری بازرگانی لایکی پیجەکە دەکەن زۆر زیاترن لەوەی کە تۆ بۆ کەسی خۆچکەچ ئەوەی کە بۆ کەسی بەکارێن تەنها هاوڕێ و نزیک و ئەو کەسانەیە کە تۆ ئاشنایت پێیان بەڵام تۆ ئەکرێت کەسێک لە دەرەوەی وڵات لە یاخود لە زۆر لە دوور تۆ هەر نەینانسیت و نەرزانی چێە بێت لایکی پیجی بازرگانیەکەی تۆ بکات بۆیە لێرەدا ئەگەری هێرشکردنی ئەلکترۆنی زیاتر ئەبێ وەک لە کەسیەکە. کاکسیڤان باباسێک لەوە بکەین کە هەنێک کەس هەیە بڵێن بۆ نمونە ڕۆژانە پازۆر دەکەیان بیر ئەچێتەوە یاخود هەنێک جار هەیە ئەو ئەکاونتەی کە هەیەە نازان چۆن داغڵی ببن لەم کاتەدا پێویستە چی بکەن تا چەند گرنگە کە ژمارە لەسەر ئەکاونتەکانیان دابنن بۆی ئەگەر هات و هەر کات بیریان بچێتەوە لە ڕێگی ئەو ژمارەوە بتوانن بیهێنەوە ئەکاونتانی کە هەیەە. بەڵێ خاتون ئەم شتە زۆر ڕوو ئەدات بە شێوەیەکی گشتی لە دنیادا چەند کۆمپانیایەک هەن کە کاری گەڕانەوەی ئەم ئەکاونتانەکەن بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئێمە چاودێریەکەین و ئەیبینین لە ناو کوردستانیشا ئەو شتە بووە بە باو چەند کۆمپانیاکەن کە کار لەوە سەر ئەوواکەن چۆن ئەکاونتێکی پارێزراوەتە بێ یاخود ئەگەر هێرش کرا سەر ئەکاونتەکەت بۆت بگەڕێنەوەوانێ بەڵام من لێرە پێشنیاری ئەوەکەم ئەگەر بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە نمونە وەربگرین کاتێک کە تۆ تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەکارهێنی چەند وەکووتمان چەند ڕێنماییەک هەیە کە تۆ پەیڕێوی بکەی بۆ ئەوی ئەکاونتەکەت بەهێز بێ یەکی لەوانە بەکارهێنانی دوو ژمارە مۆبایلە یاخود با بڵێن دوو سەرچاوەیە بۆ پاسوۆرد کاتێک کە تۆ مەسەلەن ئیمێڵە و یاخود ژمارە مۆبایل بەکارهێنی
بەکارهێنی لەگەڵ پاسوەردێکا بۆ داخڵبوون ڕێگایەکی تر هەیە کە ڕێگەت پێ مۆبایلێکی تر ژمارە مۆبایلێکی تر بەکاربهێنی بۆ ئەوەی کە تۆ لە حاڵەتی دیارنەمانی ئەم ژمارە مۆبایل یاخود سووتانی یاخود هەر شتێکی تر ئەمەڵە تۆ بتوانیت لە ڕێگەی دووەمیانوانێت تۆ بتوانیت داخڵ بیتەوانێت و ڕێگەیەکی تر هەیە ڕێگەت پێ ئەدات چەند نزیکی 5 هاوڕێت لەوانەی کە هاوڕێتن لە فەیسبووکە وان لێ بکەی کاتێک کە تۆ ئەکاونتەکەت ئیمێڵشتەکەت لە بیرچەوە لە ڕێگەی ئەوانەوە داخلی ئەکاونتەکەت ببیتەوانێ ئەمە ینی چەند شتێکی تر هەیە لەوانەیەکی خاڵێکی تر کە ئاگدارکردنەوەیە هەر کاتێک کەسێک ئەم ئەکاونتی تۆی لە دیڤایزێکی جیاواز لەو دیڤایزانەی کە تۆ هەتە لەو ئامێرانەی کە تۆ هەتە با بڵێن بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکەت فەیسبووکەکەت لەسەر مۆبایلەکەت و لاپتۆپەکەت بەکارێنی ئەگەر هاتوو من لە دەرەوەی ئەم دوو ئامێرە ئەکاونتەکەی تۆم کردوانێ واتە لەسەر ئامێرێکی جیاوازم ئەکاونتی تۆم کردوانێ چی ڕوئەدات ئاگادارکردنەوەی گێت بۆ من کە خاوەنی ئەم ئەکاونتم ئاگادارکردنەوەی گێ بۆ من ئەڵێ ڕێگەی پێ ئەدەیت ئەم کەسە داخڵ بێت بۆیە ینی ئەمانە چەند ڕێگایەکن ئەتوانیت لە خۆپاراستن لە هێرشی ئەلکترۆنی یاخود لە بیرچوونەوەی پاسوەردەکانت بەکاری بهێنیت لە کاتی دروستکردنی تۆ کۆمەڵاتی. کاکسیڤان هیچ دەستگایەک هەیە تایبەت بێ بەهێنانەوەی ئەو ئەکاونتانی کە هاکراون بۆ نمونە ڕۆژانە ئەگەر ئێمە هاتو ئەکاونتەکانمان هاکرا هیچ شوێنێک هەیە کە پەنای بۆ بەرین بڵێن کە ئەم ئەکاونتانەمان هاکراون ئەوانی پتوانن بۆمان بهێننەوانێ ئەفو گۆژین خان مەبەست ئەهلیە یاخود حکومی هەر جۆرێکیان وەکو باسمان وەکو کەسی چەند کەسانێکن کە شارزان لەو بوارەیە با بڵین گروپێک یاخود کۆمپانیایان دروست کردووە ئەم کارە ئەکەن هەر لە سەرتاشەوە خۆیان ئەگەر تۆ بچیتە لایەن ئەکاونتێکت بۆ دروستەکەن کە ئەکاونتێکی پارێزراوە بێت ینی بە ستانداردە جیهانیەکان ئەکاونتێکی ڕێکوپێکت بۆ دروستەکەن و لە هەمان کاتیشە ئەگەر هێرشی ئەلکترۆنی بکرێتە سەرت ئەتپارێزن بەڵام بەداخەوە ئەوەی کە من تەماشاکەم و ئیبینین لە ناو دەستگای حکومیدا شوێنێکمان نییە بۆ ئەوەی کە من بچم سکاڵای خۆمی لێ بڵێم هێرش کراوەتە سەرم تەنها ئەبێ بچتە لای ئاسایش و پۆلیس و ئەم دەستگایانە و لە هەمان کاتیشە سزایەکی توند نییە بۆ ئەو کەسانەی کە تۆڕی کۆمەڵایەتی یاخود ئامێرەکانی تەکنەلۆژیا بە شێوەیەکی خراپ بەکارهێنن هیچ یاسایەکی توندمان نییە بۆی لێرەوە داوا لە پەرلەمانتاران و دەستگاکانی حکوومەتەکەم کە هەوڵ بدەن ینی یاسایەک دابنێن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو کەسانە بینەوە کە تەکنەلۆژیا بە شێوازێکی خراپ یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازێکی خراپ بەکارهێنن. کاکسیڤانۆکو دوا پرسیارم ئەمە بزانم کە ئامۆژگاری چێ بۆ کەسانی کە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانن چی بکەن بەوەی کە ڕۆژانە خۆیان لە حاک بپارێزن. یەکەم شت من پێش ئەوەی داوا لە بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتیکەم داوا لەو کەساناکەم کە شارەزان لە بواری ئایتی و لە بواری سکیوریتیدا هەیە هەوڵ بدەن بە هۆشیارکردنەوەی تاکی کوردی لە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی. تۆڕی کۆمەڵایەتی بەداخەوە زۆر کە زەڵێ تۆڕێکی کەسیە تایبەتە بە خۆم نەخێر ئەمە بیر و بۆچوونێکی هەڵەیە ئەم شتێکی گشتیە بۆیە ناکرێت من هەندێک خصوصیت و تایبەتی کەسی خۆم لە تۆڕی کۆمەڵایەتیدا بەکاربێنم بۆیە ئامۆژگاریەکەم لە بەکارهێنانی ئەو زانیاریانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتیدا بەکارهێنن بە ئاگابن و ڕاوێژ لە کەسانی شارەزا وەرگن کە تۆڕەکانیان یاخود با بڵێن سۆشیال میدیاکانیان پارێزراوتر بکەن و هاوڕێیانمان لەوانەی کە شارزانی هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی یا بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی یاخود سکیوریتی و لە تەکنەلۆژیایە خولو سیمینارات بکەنەوە من ئەمە ئەوەش بڵێم کە ئێمە من خۆم بەرپرسی پرۆژەکانم لە ڕێکخراوی شنەباری خاک بڕیارمانداوە ئینشاءالله لە مانگی حوتەوە بە شێوازی ئۆنلاین دەست بکەین بە سیمینارات لە بواری هۆشیارکردنەوەی تاک لە بواری بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز ستیڤان سپێر خوێندکاری ماستەر و شارەزا لە بواری ئایتی کا بەشێکی ڕاستەخۆل لەمان بوو. بەڵێ ئازیزانم تەواوی وەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ لە هەمان کات ئەبینەوە میوانی ماڵەکانتان شاد و سەرکەوتوو بن.